ساڵە لێرە ڕاپەڕین کراوە، بەڵام تا ئێستا بەشێک لە ناوچە کێشە لە سەرەکانی ئێرە لە نێوان هەولێر و بەغدادا ماونەتەوە. ئایا ئەوەی بۆ هاوڵاتیان و کە سوکاری قوربانیانی ئەم ناوچەیە نەکراوە کەم تەرخەمی حکوومەتە یان ململانەی حەزبی؟ حەزبەکان دەڵێن خەڵکی ئەم دەڤەرە قوربانی بێوێنەیان داوە. ئایا باتەقای ئەو قوربانی کە خۆیان وێنێ دەکەن خزمەتی خەڵکی ئێرەیان کردووە؟ بەڕێزان سڵاوتان لەبێ، من ژوان قەرەداغیم لە قەڵای شێروانەوە لە کەلار لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لەسەر 25 ساڵی ڕاپەڕینی بەر لە ئێستا و ئەنجامەکانی دوای ڕاپەڕین بە میوانداری هەر یەکە لە بەڕێزان مامۆستا نەجم عەبدوڵڵا پێشمەرگەی دێرین، ئاسی عەلی فەتاح جێگری مەڵبەندی یانزەی گەرمیانی یەکێتی، دکتۆر حەکیم عەبدولکەریم چالاکی سیاسی، شوان محەممەد ڕۆستەم کارگێڕی لقی 22 پارتی. هەموو لایەکان بەخێر بن. لەبەرەوەی ڕاپەڕین شەرعێتی لە خەڵکەوە وەرگرت، خەڵکی ئێرە بوو ڕاپەڕینی ناوچەکەیان دەست پێ کرد. بۆیە ئەمڕۆ لەم بەرنامەیە ناچمە لای میوانەکانم، دەچمە لای میوانە بەڕێزەکانی ئێرەم کە نوێنەرایەتی دەڤەرەکەکەن و خەڵکی ناوچەکان بفەرمونون لە ئێوە دەست پێکەم پرسیارەکانتان ئاراستەی ئەم میوانە بەڕێزانە ئەکەم، کامتان نەتانەوێت قسە بکەن. فەرموو. بەناوی خۆی گەورە و مێرەبان، کێشەکی پیرۆزبایی گەرمی ئەم یادەمەزنە لە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و شاری کەلار بە تایبەتی دەکەم. 25 ساڵ پێش ئێستا لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا گەنجە خوێنگەرم و قارەمانەکانی شاری کەلار توانیان هەموو دام و دەستگا حکومی کە حکومەتی بەعس داگیری کرد بوو پاک بکرێتەوە و هێزەکانی پێشمەرگە سەرپەرشتی بارودۆخەکە بکەن. و چیت هەیە بۆ ئەم میوانە بەڕێزانە؟ من سەرتا پێم خۆشەوە دەست پێ بکەم، یادی ڕاپەڕین یادێکی مێژوویە بۆ گەلی کورد، بە تایبەتی بەرەی کوردستانی کە توانی سەرپەرشتی ئەم بارودۆخە هەمووی بکات. ئێمە وەکو گەلی کورد هەر کاتێک توانی ومانە یەک دەست بووین کە یەک دەست بووینە دەستکەوتی زۆر بەدی هاتووە لەسەر دەستی هەموو لایەنە سیاسەکان و هەر کاتێک ناوماڵی کوردی پەرتەوازە بووە ئەوەی بوومانە لە دەستمان چۆ و زەرمەندی سەرەکی بارودۆخەکە بووین. بۆیە داوا لە هەموو لایەنە سیاسەکان دەکەم تا بتوانن ئەم بارودۆخە ئەم وەزعە زۆر لەمە خورتترمان تێپەڕاندووە یەک دەست و یەکاڵوێست بن بۆ لای بەڕێزان ڕاهەنچێ لەسەرەوە. پێ دوایە ئێستا پەرتەوازەی بەڕادەیەکە کە مەترسی هەبێت لەسەر لە دەستوونی دەستکەوتەکانمان؟ بەتاکید هەر کاتێک ماڵی کورد پەرتەوازەی تیا کەوتووە زەرمەندی یەکەم گەلی کورد بووە. هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی و هەموو لایەنەکان بەبێ جیاوازی. ئەوە نییە بڵێن حزبێک یان کەسێک یان بەرپرسێک بە تایبەتی خازانجی کردووە لە وەزعەکەیە هەمووی پێکەوە زەرمەند بووە. پێت باشە چی بکرێت؟ وەڵای من وەکو خۆم پێم باشە هەموو لایەنە سیاسەکان یەک دەست من ڕێکەوەن بارودۆخەکە ئەم خەیرانە زۆر لەمە سەختترمان تێپەڕاندووە. ئەگەر یەکدەستی یەگردووی نێو ماڵی کوردی بێت زۆر ئەم بارودۆخە زۆر باسانی تێپەڕێن. زۆر باش. دەستخۆش. بفەرموو. بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم، هیوای تەمەندرێژی بۆیەوە خوازم سەرکەوتوو بن. سڵاو لە خەڵکی کوردستان، بزات 25 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژی 9 1991 بەڕابەرایەتی بەرەی کوردستانی گەورەترین ڕاپەڕین لە مێژووی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستانە دژ بە ستەم و زۆرداری حزبێکی دەسەڵاتدار، حزبێکی ڕادیکاڵ و توندوتیژ بەرامبەر بە بەشێک لە وڵاتەکەی خۆی کە هەرێمی کوردستانە ڕاپەڕی. من دەستخۆشی و پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بەگشتی ئەەکەم و بە تایبەتیش لە حەزبە کوردستانەکان، چونکە بە بۆچوونی من هیچ جوڵانەوەیەکی سیاسی و کۆمەڵایەتی بەبێ قیادەیەکی حزبێکی منەظەم سەرکەوتوو نابێت و دیارە ڕاپەڕین خۆی بۆ خۆی بەرەنجام یەکڕیزی هێزە کوردستانەکان و قوربانیدان و خەباتی چەندی ساڵی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستانە لە دوای ڕاپەڕین چەندین دەستکەوتمان بەدەست هێنا و بەدی هاتوون. وەکو ئێمە لە هەرێمی کوردستانە دیموکراسیمان فراهەم کرد و ئاجار دیموکراسیەکەمان تەرجەمە کردە سەرەوەی کە هەڵبژاردن بکرێن کە یەکێکە لە پایەگرنگەکانی دیموکراسی. دوجار ئێمە لە بەرەنجامی هەڵبژاردن حکوومەت هەرێمی کوردستانمان دروست کرد، سەرباری
تێپڕاندنی قۆناغی شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان بەداخەوە کە هیوادارم جارێکی تر دووبارە نەبێتەوە وەکەوەی چەند حزبێکی سیاسی بانگەشیان بۆ کرد لە پێش 5 سێی ئەم ساڵ پێش ئەم ڕاپەڕینەکە گوایە ڕاپەڕین ترەکرێ بەڕێی من هیچ ڕاپەڕینێک هەر ڕاپەڕینێک گەنجێ بە دەستکەوتەکانی ڕاپەڕین ڕازیت بەڵێ من بە دەستکەوتەکانی ڕاپەڕین ڕازیم سەرباری ئەو هەموو دژاتی کە ئێمە کراوین ئێمە دەورە دراوین بە وڵاتی دوژمن لێرەشەوە ئێمە سەر بە وڵاتێکین لە ژێر ناوی جاجادا ئێمە پێشوو لە سەردەم سەدام حوسێنە ئەچەوسێنراینەوە دواتر حکومەتی دوای 80 ساڵ حکمی سوننا لە ماوەی 13 ساڵی حکمی سوننا لە ماوەی 30 ساڵی حکمی شیعەیە بوجەمان بڕا ئێستا هێزێکی ترێ بە درێژایی 1050 کیلومتر هەر عەرەبن لە ژێر ناوێکی ترە سەرمانە بڕن بۆیە حکومەتەکان جارێک نانیان بڕیوین جارێ سەریان بڕیوین ئێمە پێویستە لە ئێستا لە هەموو کات زیاتر یەک ڕیز بین تەبابین بۆی بتوانین ریفراندۆم بکەم و بۆی بتوانین ریفراندۆم بکەین و تەرجەمەکەینە سەر بەخۆی کوردستان. پرسیارێکت هەیە لە میوانەکان؟ وەڵام من پرسیارم لە برای بەڕێزم کاک عاسی علی فەتاحەیە و جێگەری بەرپرسی ماڵبەندی گەرمیانی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە 4 دەی 1992 لە ڕۆژی ڕاگەیاندنی حکومەت هەرێمی کوردستان و حزبی باڵادەست بوون من تەمەنامە کرد بەرپرسێکی باڵای گۆڕانش لێرە ئامادە بووە چونکە بەتەنها یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێستا بەرپرس نییە ئەو برادرانەی گۆڕانش بەشێک بوون و بەشێکن لە پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستان کاک عاسی ئەگەر ئاوڕێکی پشتەوەی خۆی بداتەوە دەتوانێت ئەو چەمی سیروانە بیکرایە بە سەیرانگایەک بوو ئەوەی کە خەڵک لە بەغدادەوە هات بۆ شەقلاوەنە چلاداتە گەرمیان بۆ ئەوەی بەداهاتی ئەو سەیرانگایە بتوانین خزمەتی باشتر و زیاتر بە گەرمیان بکەین و من ئەمەوێت تەرکیز کۆمە سەر خاڵێک ڕەنگە کاک عاسیش ئەو شاهیدیم بۆ بدا هەموو خزمەتگوزاریەکانی هەرێمی کوردستان لە دوای کابینەیە گرتووی حکومەتی هەرێمی کوردستانەوە زۆربەی هەرە زۆری خزمەتگوزاریەکانی گەرمیان لە سەردەمی کابینەی 5 حکومەتی هەرێمی کوردستان ئەکراوە بەداخەوەی لێرە ئەبینرێ لە ڕاستیە جۆرێک لە ملشکاندن هەیە جۆرێک لە تۆمەتبارکردن هەیە تۆمەتەکان زیاتر ئاراستی پارتی دیموکراتی کوردستان ئەکرێ من خۆم ڕاگەاندکارێکم لە ئۆرگانێکی پارتی دیموکراتی کوردستانە کارەکەم بەڵام پارتی لە 4 دەی 1992 لە ڕۆژی ئەلانکردنی حکومەت هەرێمی کوردستانە بەشێک نەبوو بەشێک نییە لە حکومەتی خۆجێی گەرمیان و سلێمانی برادرانی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر سەرکەوتنێک لێرە بەشدارن لە هەر شتێکیش ئەوان خۆیان هەیە دەوری خۆیان هەیە من پرسیارەکەی تو ئاراستەی میوانەکانەکەمەوە گەر پرسیارێکی ترت نەبێ من هەرەواکەم من تەمەناکەم ئەو یەک ریزی وەک دەستەی کە پێش ڕاپەڕین هەیەیان بۆ حیزب کوردستانیەکان لە ژێر ناوێکە لە بەرەی کوردستانی کە جەنابی سەرۆک بارزانی سەرکردایەتی کرد ئێستاش هەروە یەک ریز و تەبابن بۆ ئەوەی ئێمە بتوانین خۆناغی ریفراندۆم کە لە پێشمانە بە سەرکەوتوی تێپەڕێنین بۆ ئەوەی بکەین بە کارتێک و لەسەر مێزی دانوستان بەرامبەر بە وڵاتانی دراوسێ و ناوچەکە و جیهانیش دانیشتین تەرجەمەی کە لەسەر دەوڵەتی کوردی و سەربەخۆیی کوردستان و سوپاس بۆ ئێوە. دەستخۆش فەرموو. کەمێک نزیک بەرەوە سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان من ئەمڕۆ لە یادی ڕاپەڕینە مەزنەکەدا پیرۆزبایی لەسەر جەمگەلی کوردەکەم و بە تێپەڕاندنی قۆناغێکی سەختم بینیوە و لە ئێستادا ئێمە لە ئاشتی و لە خۆشی و لە سەرفرازیەکی گەورە داین و هیوام وایە کە لەم یادەدا سەرجەملایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە و ڕێگە چارەیەک بۆ ئەم دۆخە بدۆزنەوە و هیوادارم کە لەم یادە سەرجەمگەلی کورد نەهێڵن کە ئەو دەستە ناحەزەی کە لە دەرەوە بەرامبەر بە ئێمە وەستاوە گەریمان لێ بکات. باشە پرسیارێکت هەیە بۆ میوانەکانم؟ وڵی وای سەرکەوتنیان بۆ خوازم میوادارم کە بۆ هەمویانە کە نەهێڵن لایەنە دەرەکیەکان کاریان تێ بکە و بڵێن ئەو ڕێبازە یان ئەو ڕێگەی کە گرتویانەتە بەردەوامی پێ بدەن و یەکدەست و پشتگیری یەکتر بن هەتاوەکو کورد لە پشت کورد بێت هیچ کەسێک ناتوانێت کورد بڕوخێنێت. دەستخۆش فەرموو. مامۆستا نەجم عەبدوڵڵا دێمە لای بەڕێزت وەکو پێشمەرگەیەکی دێرین کە بەشداریتان لە ڕاپەڕینا کردووە پێتان وایە ئەو ئامانجانی کە ڕاپەڕینی لە پێناوەکرا بەدی هاتن؟ من دەڵێم سەرەتا سەری ڕیز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کوردستان دادەنوێنین بە تایبەتی شەهیدانی ڕاپەڕینی دەڤەری گەرمیان. دیارە ڕاپەڕین ئاوات و ئامانجی هەموو خەڵکێکی تاکی کورد بوو بەڕاستی لە سنووری کوردستانی باشوورە لەبەرەوەی ئەوەندە زوڵم و زۆر و چەوسانەوە ئەوەندە گەورە بوو یعنی خەڵک هەموو قینوینەکانی با بڵێن پەنگی خواردو بووە بۆ ئەوەی ڕۆژێک زووتر لەو دەسەڵاتە ڕزگاری ببێ و پرسیارە جەنابەت پرسیارێکە کردکەوەی کە لێرە لە گەرمیانە با بڵێم ڕاپەڕینەکە پێشتر ئەو پرسیارەتە کرد گەرمیان من پێم وایە تەوقیتی
نۆی سێ لێرانە لە ڕۆژی ڕاپەڕینەکەیە زیاتر کاریگەری باڵم دەڤەری ڕاپەڕین و سلێمانی بوو کە زووتریش گەیشتە کەلار. ئێمە دیارە لەو سەردەمەیە هەم پێشمەرگەی پارتیزان بووین لە دەڤەری گەرمیانە، هەم هێزەکانمان لەسەر سنوورەوە دەگواستەوە بۆ ئێرە لە شەوی حەوت لەسەر با بڵێم حەوت لەسەر هەشتی سێ هێزەکانمان لە سنوورەوە پەڕاندەوە بۆ دەڤەری با بڵێم بۆ سنووری باوەنور و لە ڕۆژی نۆی سێیە لە سنووری گەرمیانە باوەنور ڕزگار کرا، هەر بەیانی زوو دەوری سعات 8:30 بەڵام ئەوەی ڕاستی کە ڕزگار کرا بەبێت تەقە ڕزگار کرا بوو لەبەرەوەی با بڵێم ئەو دەسەڵاتدارانە حزبی باسی ئەو سەردەما چۆڵان کردبوو. پاشەوەیش ئەو دوو برادەرمان لەگەڵ بوو، یەکیان کاک ڕەمەزانی حەمەعەلی ڕەنگە ئێستا گوێی لێبێ ئێستش ماوە و لەگەڵ کاک تۆفیقە پێڵەن تۆفیقە خەڕا. ئێمە سێ کەس پێشی هەموو ئەو هێزانەی تر هەر لە باوەنورەوە هاتینە کەلار. ئەو کاتەی هاتینە کەلار جارێ هەلیکۆپتەرەکان بەسەر کەلارەوە دەگەڕانی نزیکەی ساعت 11 بوو 11 پێشتر بوو. ئەوها چوینە بەردەسوور، گەڕەکێک هەیە لێرە گەڕەکی بەردەسووری پێڵێ، چوونە تەنیشتی مەکتەبەکە، یعنی خەڵکێکی زۆر وایان دەزانێ ئێمە جاشین ینی هەر لەوێن، ینی هەستیان ناکرد با بڵێم جارێ پێشمەرگە گەیشتوەتەوێ. با بڵێم جارێ هێزەکانی حکوومەتی بەعس لە ناو هێنە مابوو، لە ناو کەلارە مابوون، دیار بوو بە هەلیکۆپتەرەکان بۆ پارێزگاریکردیان وردە وردە بۆی پاشەکشیان پێ بکەن. پاش ئەوەی کە هەلیکۆپتەرەکان نەماوردە وردە هەندێک تەقە کرا لە ناو شارە، ئەوە ڕاستی بێ ئێمە لە بەردەسوور بووین، بەڵام هێزەکە زۆری لە باوەنور بوو، زۆربەی زۆری نەمانزانیانی ڕاستەکەی کێ تەقاکە و چۆن تەقاکە. بەڵام کە پاش هێزەکان کە هاتن ئێمە هاتینە کەلارە، خەڵکێکی زۆر بەبێ تەقە و بەبێ ئەوە هاتینە سەری دەستگاکان. پاشەوەی تر هێزی پێشمەرگەی شەوانەی لە باوەنور بوون، وردە وردە گەیشتن. باشە چی وای لە ئێوە کردگیانی ئەو ڕاپەڕینە لە ئێوەیە چەکەرە بکە، بۆچی ڕاپەڕین؟ ئێمە وەکوتم ئێمە پێشمەرگە بووین، خەڵ لێرە ڕاپەڕی زیاتر پێشی ئەوەی وەکوتم پێشمەرگە لێرە تەقە بکە یانەکو باوڵم پەلاماری شوێنەکاندا خەڵک لێرانە زیاتر. باشە دەستکەوتەکان بەدی هاتوون؟ نەخێر، ئێمە بۆ مەسەلای ئەو ئامانجانە دیارە ئامانجی هەموو ڕاپەڕینێک ئەوەیە کە زوڵم و زۆرێک نەهێڵێ، لەبەرەوەی ئەو زوڵم و زۆرەی لەسەر بوو ڕاپەڕێ و گیانی خۆی فیداکە بەڕاستیەکەی بۆەوەی خۆیەدا بە شەیدکردنە بۆی ڕزگاری ببێ لە زوڵم و زۆرێک. بەڵام ئەو وەزعی ئێستا دەیبینین بەداخەوەیانی بە ماوەیەکی کورت، بە ماوەیەکی کەم وردە وردە ئەو یادی بابڵم ڕاپەڕین وای لێ هات وردە وردە کاڵ بێتەوە کەش بێتەوە تەنانەت بەداخەوە منە قسە لێرە دەکەم وای لێ تۆ ئێمە جاری وایە شەرم دەکەین بڵێ پێشمەرگە بووین. بۆچی شەرمەکەن؟ کێ هۆکار بوو کە ڕاپەڕین ئەنجامی ڕاپەڕین بەم دۆخەی ئێستا بگە؟ ئەوەی ئین بووە تەنها من پێم وایە زۆربەی با نەڵێم زۆربەی هەموو پێشمەرگە و خەڵک هەمووی بە دڵ و بە دڵێکی گەورە و فراوان و بە جۆش و خۆشێکەوە خەریکی ڕاپەڕین بوو. بەڵام بەداخەوەوانەی کە قیادەی ڕاپەڕینەکانیان کرد، سەرکردایەتی قیادەکانیان دەکرد، ئەوان دڵسۆزی ڕاپەڕینەکە نەبوون و نەیانتوانی پارێزگاری لێ بکەن و شێوازێکی جوان پیشان بدەن بۆی بەڕاستی خەڵک هەمووی دڵی پێخۆش. باشە کاک عاسی بۆچی ئەوانەی کە قیادەی ڕاپەڕینیان کردووە نەیانتوانیوە شێوازێکی جوان نیشانی هاوڵاتیان بن و دڵخۆش بن بە ئەنجامەکانی دوای ڕاپەڕین؟ تۆش هەمان بیر و بۆچوونت هەیە؟ نەخێر. فەرموو بیر و بۆچوونی تۆ چییە؟ بەڕای من ڕاپەڕین بەرنامەی بەری کورسانی بوو، بەڵام لەم سنوورە و بەشێکی زۆری سوورەکانی ترش ئەتوانم بە شانازیەوە ڕاستە بەری کورسانی پێکاتوە ئەو سەردەمە لە چەند حزبێک، بەڵام من جێگە شانازیە کە حزبەکەم لە سەردەمی ڕاپەڕین دەوری سەرەکی هەبووە، چی لە ڕادیۆی دەنگی گەلی کورسان، چی لە ڕێخستنە نهێنەکانی، چی شانە چەکدارەکانی پێشتر زەمینەسازی کراوە و یەکی نیشتمانی کورسان سەرکردایەتیەکەی ئەو سەردەمەی خەڵکە تێکۆشەرەکەی ئەو سەردەمەی پێشمەرگە قارەمانەکانی ئەو سەردەما توانیان بە بەرنمەیەکی باش بە ڕێکوپێک لەگەڵ ڕێخستنەکانی ناوشار شانە چەکدارەکان هێزی سرک دروستکرا کە هێزێک بوون لە ناو شار بوون، ڕێخستی نهێنی بوون لەگەڵ پارتیزانەکانی ئەو سەردەمەی دوای ئەنفال کە پێشمەرگەکانی یەکی نیشتمانی کورسان مانەوە کە حکومەتی بەعز کورسانی ئازادی ئەو سەردەمەی هەموو دانیشتوانەکەی ئەنفال کرد، چۆڵ بوو. بەڵام یەکی نیشتمانی کورسان بە ڕابەرایەتی جەنابی مام جەلال لە زۆربەی سوورەکان پێشمەرگەی قارەمان بە پارتیزانی دەستە بە دەستە. باشترین نمونەمان لە گەرمیان کە لە 19/2/89 حەوت پێشمەرگەی قارەمانمان
ئەشکەوتێک ڕما بەسەریانە شەید بوو ئەوە نیشانەی زندوی ئەوەیە کە یەکێتی ژمانی کورسان پێشمەرگەکانی یەکێتی ژمانی کورسان هێزی یەکێتی ژمانی کورسان بەردەوام خەباتی کردێ کۆشە ئەنفانش کۆڵی پێنەدا بە بەرنامەیەک لەگەڵ بەرەی کورسانی حزبە سیاسیەکانی ئەو سەردەمەی کە لە چوارچەوەی بەرەی کورسانی لەگەڵ ڕێخستنە لێنەکانی ناوشان لەگەڵ ئەو چەکدارە دڵسۆزانەی کە پێشتر خیانەت نێتەوایەتیان کردبوو بەڵام بڕیاریاندا هاو خەم و هاو خەبات بن لەگەڵ هێزە سیاسیەکانی ئەو سەردەمەی ساحەی کوردستان لەگەڵ نیشتمانەکەیان بۆی نیشتمانەکەیان ڕزگار بێ لە باشە بەڵام بۆچی بەشێکی زۆری هاوڵاتیان دڵخۆش نین ناڕزایی زۆریان هەیە بەرامبەر بەم دۆخەی ئێستا بە تایبەت لە کەلارە گەر باس بکەین ئەم قۆناغە ڕاستە بەڵام ئەو سەردەمەی کە جنابەت ئەڵەی نەیانتوانی بۆ ئەو قۆناغا بڵێ سەرکردایەتی کورد بەرەی کورسانی کە وتم حزبەکەی خۆم شانازی پێوەکەم کە سەرکردایەتەکەی ئەو کاتەی توانی بە بەرنمەیەکی تۆکمە قەناعەت بە هەر سیغەیە لە سیغەکان گەلەکە هاوشان بێ بۆ ڕزگارکردنی لە دەستی زوڵم زۆرداری بەعز توانرا ڕزگار بکرێ لە 1985 ناوچەکانی کوردستان بەدەل لەو ناوچە دابڕێراوەکان بە پلانێکی باش بەڵام ئەوەی ئێستا جێگەی نیگەرانیە ناکرێ ئێمە ئەو دەستکەوتانەی ڕاپەڕین حکومەت پەرلەمان ئەو هەموو خزمەت گوزارێکە کراوە نابێت بڵێ نەکراوە بەڵێ کراوە بەڵام ناژی شارینەوە کەم و کورتی هەیە کەم و کورتی هەیە کەم و کورتیەکان لە هەندێک شوێن زۆرە لە هەندێک شوێن کەمە بەڵام خزمەتی باشتر باشە دەستخۆش دکتۆر حەکیم تۆ دەرەنجامەکانی ڕاپەڕین چۆنە بینی ڕاپەڕین توانی چی بگۆڕێت پێشەکی دەبێت ئەوە بزانین چەمکی ڕاپەڕین لەگەڵ شۆڕشا جیا بکەین کاتێک کە قسە لەسەر دەرگیر نەبوونی دەرەنجامی ڕاپەڕینەکەین ئەلبەتە گەڕێتەوە بۆی کە ئەمە ڕاپەڕین بۆ وادە پەرچەکردارێک وە لە قۆناغێکی تایبەتیا دش بە دەسەڵاتێکی ستەمکار کە لە بەرامبەرمانەوە بۆ باس بووە ئەوەی شوەکاری مۆزوعی و ناوخۆی هەیە بارودۆخی هەرێمایەتی و بارودۆخی نێودەوڵەتی و دژاتیکردنی ڕژێمی بەعز هەڵگەڕانەوەی سیاسەتی نێودەوڵەتی بە ئاراستەیە کە لە بەرژەوەندی ئەمە بوو ئەمە هۆکاری سەرەکی ڕاپەڕین و بەڵگەشمان بۆ ئەوەیە کاتێک کە ئەڵێن بەرەی کوردستانی منەزڕ و داڕێژەری پلانەکانی ڕاپەڕین بووە فریان نەکەوتوین بگەینە شارەکان ئەمە بەڵگەیەکە کە پەرەپڕۆزەیەکی پێوە دیار بووە ئەمە لەوێەوە لەلایەکی دووەڵێ بۆچی دەستکەوتەکانی ڕاپەڕین نادەدی من پێتەڵێم دەستکەوتی ڕاپەڕین کاتێ هادەدی تۆ خوێندنەوەت ئێمە دژاتی کێمان کرد ئێمە دش بە سیستەمێکی بووین بەعس بوو پێشە مشتێ فەلسفەی سیاسی بەعس چی بوو و ئامانجی بەعس چی بوو و کاری سیاسی بەعس بۆ دژاتیکردنی میلەتێک کە کوردە چیە ئێمە چیمان کرد چۆن توانیمان سیاست و عەقڵیەتی فاشیستی بەعسە بۆشێنینەوە ئایا توانیمان لە ڕووی دیموکراسیوە لە ڕووی لێبوردەیی یەکتر قوبوڵکردنەوە لە ڕووی قوبوڵکردنی دەسا و دەستکردنی دەسەڵات باشە توانیمان لە دەرەنجامی ئەو سیاسەتە فاشیستە تۆتالیتاری کە تۆ باسی کرد سیستەمێکی حکومڕانی مۆدێرن سیستەمێک کە پلورالیزمی سیاسی تیا باڵا دەست بێ کە باوەڕی بە ڕای جیاوازە بێ توانیمان ئەو حکوومەتە ئەو سیستەمە فراهەم بکەین بەدی بهێنین قسەی من لەسەرەوەی نەخێر ئەمە وەڵامی جددی کۆی ئەو کەسە ئەو دەنگە ناڕزایەتێنە کە ئێستا ساڵ بە ساڵ ناڕزایەتیەکان و بێزاری لە ڕاپەڕین دروستە بێ بێزاری لە ڕاپەڕین دروستە بێ و تەنانەت وەک مامۆستا باسی کرد ناشرینن ئەوانەی کە ڕاپەڕینیان کردووە بۆ سیستەمی سیاسی یەکێک لە بنەماکانی سیستەمی سیاسی دروستکردنی دەستورە کاتێک کە دەسەڵاتی سیاسی لە کوردستانە دروستە بێ پێش ئەوەی کە بیل لە دروستکردنی کیانێکی سیاسی بکەنەوە و بیل لە ئەوە حکومڕانێکی عەقڵانی لەسەر بنەمایەکی پلورالیزمی دیموکراسی و قوبوڵکردنی یەک بێت بە پێچەوانەوە یەک حکومەتێ دروستەکەن لەسەر بنەمای دوو حیزبی 50-50 و کۆی جونگەکانی دەسەڵات قۆڕەکەن و ناوەندەکانی خوێندن و ناوەندەکانی ئاین و ناوەندەکانی هەموو دەستگا ڕۆشنبیری و کۆمەڵاتەکان و هەر شتێک کە بتوانێت بزوتنەوەیکی مەدەنی کۆمەڵاتی لەناو کۆمەلگا بنیاد بنێ ئەبێ وابەستەی ئەوان بێ بەمەرجێ هەر یەک لەم دوو حیزبەش گرێدراوی دەسەڵاتە سیاسەکانی دەوروبەر بوون خەڵکی کوردستان لە بیری نەچووە یەکەم بڕیاری کە لە پەرلەمانی کوردستان دروستە بێت دژاتیکردنی پەکەکەیە بە ئیدعای ئەوەی کە گوایە پەکەکە نان و برنج و ڕێ ئەگرێت لە خەڵکی کوردستان کەواتە شەڕی ناوخۆ شەڕی حیزبەکان هەر حیزبێ بۆ حیزبێکی تر کەواتە دروست نەکردنی سیستەم و دروست بڵێن دانەڕشتنەوەی دەستورێکی مەدەنی کە گونجاو بێت لەگەڵ خواستی خەڵکە
تاکە هۆکاری سەرەکی ئەم شکستەیە و دواتریش دابشکردنی پۆست من یەک جەریدەی کۆنی 2006 لایە لە کۆی 3500 خوێندکە لە زانکۆی کۆیە 2600 قوبولخاسە بەرەزان ئەمەیتە تۆ وەرە یعنی ناوەندێکی معریفی کە ئینتاجی معریفی و ئینتاجی دروستبوونی ئینسان و تاکی کوردیەکە ئەمە من 2006 جاوەرە ساڵانی پێشوو چەند بێ و دوای چی بێ کەواتە بەرپرسیارەتی خۆرس وە گەورە لە ئەستۆی دوو حیزبی سەرەکیە پارتی دەستخۆش دواتر دێمەوڵات کاک شوان محەممەد بۆچی تۆمەتەکان یان ڕخنە و گرەیەکان ناڕازیەکان بە شێوەیەکی سەرەکی ڕووی لە دوو حەزبی دەسەڵاتدارە بۆچی نەتانتوانیەوە ئامانجانە بەدی بهێنن کە لە چاوەڕوانی هاوڵاتیان نەبوو بێت دەستان خۆش وەڵا ڕوخسەتم دە پێشەکی مەبوونەی یادی یۆبێلی زێڕینی یۆبێلی زیوینی ڕاپەڕین پیرۆزبایی گەرم لە خەڵکی کەلات هەروەها لە خەڵکی گەرمیان بەگشتی سەری ڕێز و نەوازش بۆ کەسوکاری شەیدان و ئەنفالکراوەکان نەوی بکەین سڵاوی گەرم بنێری بۆ برا پێشمەرگەکانمان لە سەنگەرەکانی پێشەوە حقیقت منەمەوێ هەندێک هەلوو نەبێ یەکەم دەنگت بەرز بکەیتەوە بەڵێ هەندێک هەلوو مەرجی مۆزوعی پێش ڕاپەڕین هەیە ئەگەر چی هەندێک ئاماژەیان بۆ کرد منیش بە کورتی ئاماژەی بۆ بکەم حەدەسی هەندێک تێکەڵکێشی تاریخی هەیە هەندێک حەدەس هەیە کە بریتیە لەو ئیدارەدانە سیاسەی کە حزبی بەعس و سەدام حسەین استراتیژێکی زۆر هەڵە و کوشندەیان هەبوو بۆ حکومڕانی و فعلەن هەندێک حەدەسی ئەقلیمی و هەرێمایەتی فاکتەری ئەساسی بوون بۆەوەی ڕاپەڕین ڕووبدا مەسەلەن لە ساڵی 1975 بۆ ئەوەی حزبی بەعس و سەدام حسێن شۆڕشی کورد لە ناو بە ڕێکەوتنامەی جەزایریان ئیمزا کرد لە ئەنجامی ئەم ڕێکەوتنە سەدام حسێن و بەعس تەنەزولێکی زۆریان بۆ ڕژێمی شای ئێران کرد شەتڵ عەرەبیان داپیان نزیکەی 300 کیلۆمتر لە خاکی عێراقیان داپیان دوای ماوەیەک ئەمە تەنها فاکتەر بۆ لە ناو ئەم ڕێکەوتنە بۆ لە ناوبردنی شۆڕشی کورد بوو دوای ماوەیەک سەدام حسێنیان با بڵێن ڕژێمی بەعسکە کۆکرا حقیقەت هەمووی لە سەداما کۆبووتەوە هەستی کرد غەدرێکیان چۆن بڵێ فعلەن لەو ڕێکەوتنا غەدری لێکراوە پەشیمان بۆ ئەو شەڕی بە ئێران فرۆشت و شەڕی ئێران عێراق هەڵگیرسا لە ئەنجامی شەڕی ئێران عێراق فعلەن عێراق تووشی قەرزاریەکی زۆر بوو پەلاماری کۆیتیدا یەکێک لە فاکتەرە ئەساسی دەرەکیەکانی هەڵایسانی ڕاپەڕینی ساڵی 91 داگیرکردنی کۆیت بوو کە کۆمەلگای نێودەوڵەتی لەسەری بەدەنگ هات بەو پێیەکە عێراق قەرزار بوو فاکتەری تریش بەڕاستی ئەو قەتڵ و عام و ئەنفال و جینۆساید و کیمابارانەی کە حزبی بەعس ئەنجامیدا و تەبایی و یەکڕێزی نێوان لایەنە سیاسیەکان و دروستبوونی بەرەی کوردستانی و قیادەکردنی بەرەی کوردستانی بۆ ڕاپەڕین ئەمانە فاکتەر بوون کە ڕاپەڕین بەرپا بێت سەبارەت بە پرسیارەکەی تۆ ئەو گلەیانەی لە پارتی وەکێتیەکرێ حقیقەت پارتی وەکێتی لە شاخەوە هاتن پێشووتر ئەزمموی حکومڕانیان نەبوو بەڵام لە ئاخیرا پارتی وەکێتی لە چوارچێ وازیان لە بڵێن استحقاقی شۆڕژگیری خۆیان هێنا هاتن پەنایان هێناوە بەر پرنسیبەکانی دیموکراسیەت چارەسەدەیەک بەس نییە بۆی پرەنسیپەکانی دیموکراسی بچەسپێت چارەسەدەیەک بەس نییە بۆەوەی کە فێر بن ئەزمموی بەڕێوەبەرێتی حکوم ڕقنی تەنها لەبەرەوەی هێشتا پێ دوای ئەزمونێتی حکومڕانی نیە لە وڵاتەیە ڕقمی هەموو ئەو کێشانەی کە ئێستا هەیە بەڵام بە دڵنیاییەوە پرنسیبەکانی دیموکراسی لە وڵاتی ئێمە چەسپیوە ئازادی و ئەو بابەتانە لە کۆمەلگای ئێمەدا بەرقەرارە چونکە لە ئێستادا هیچ حزبێک ناتوانێت لە وڵاتی ئێمەدا حکومڕانی بکە ئەوە نەگونجاندنی نێوان حزبەکانە وەکوڵێ کەمیندانانی حزبەکانە لە ناو یەکە ئەو میکانزمە حزبێ خراپەیە کە حزبەکان یەکی پێشکێنن ئەگینا لە حقیقەتا بنەماکانی دیموکراسی دوایە بنەماکانی دیموکراسی تەنها بەشداری حزب و هەبوونی حزبە بەبێ ئەوەی ڕۆڵی کاریگەر و کارەیان هەبێت ئاساسیەکانی دیموکراسی بریتیە لە ئەوەی گەل دەسەڵات بداتە حکومڕان لە وڵاتی ئێمە لە 91ەوە لە 92ەوە تا ئێستا گەل دەسەڵاتە داتە حکومڕان ینی هەڵبژاردن نەکرێ ڕەغمی هەموو کەم و کورتیەکان
هەر حزبێ بە گوێرەی استحقاقی انتخابی خۆی بەشدارە لە انتخاباتە. یەک دوو ملاحەزەمەیە لەسەر قسەکانی دکتۆر وانە ئەگەر لە کاتی خۆم بڵێ دکتۆر وتی حکوومەتی هەرێم ئیعلانی شەڕی کرد دژی پەکەکە لە حەقەتە ئەمە وانە چواری 1992 ئەو ڕۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان هەموو حزب کوردستانیەکان بڕیاری سیستەمی فیدراالیاندا بۆ هەرێمی کوردستان ڕۆژی دواتر 5 پارتی کرێکارانی کوردستان شەڕی دژی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئیعلان کرد. ئەمە حقیقەتەکەیتی کە باشەکەینەوە ئێمە باز لە ڕاپەڕین و دەستکەوتەکانی دوای ڕاپەڕین و ئەم سیستەمە حکومڕانی ئێستاکەین. دکتۆر حەکیم گەر کۆمنتێک دەبێت لەسەر قسەکانی سەبارەت بە دیموکراسیەت و ئەم سیستەمە ئێستا وایە مەسەلە هەڵبژاردن تەنها ینی مانایان نییە بۆ دیموکراسیەت یەکێکە لە ممارەسەکردنی دیموکراتیەت ئەگەر نا زۆربەی سیستەمە دیکتاتۆریەکانی ناوچەکە و ئێستای شەبینین لە ڕێگەی دیموکراتی و هاتووە سەر حکومڕانی شەکەن. ئەمە انتخابات و سنووق انتخابات قەت پێوەرێک نییە بەڵکو یەک پرینسیبی گەورە و ئەخلاقی لە ناو دیموکراسیەدا لە ناو دەوڵەت و دروستبوونی کۆمەلگای مۆدێرنا هەیە ئەویشەوێ قبولکردنی دەسا و دەستکردنی دەسەڵاتی سیاسیە. ئایا لە کوردستانە ماهیەت و مانای بوونی دەسا و دەستکردنی دەسەڵات هەیە؟ ئێمە لە کوردستانە دەبینین موسسەیەکی شەرعی وەکو پەرلەمان پەکی خراوە. ئەمە بۆ خۆی وەڵامێکە بۆی کە نەخێت دیموکراسیەت لەژێر پرسیاری نەک بچووک پرسیاری گەورە و قورسایە. سەبارەت بۆی کە ئازادی بەرقەرارە بەرەزم ئازادی بەرقەرارە لە کوردستان تا ئەو شوێنەی کاریگەری لەسەر دەسەڵاتی سیاسی پێگەکانی دەسەڵاتی سیاسی نییە. ئازادی سیاسی بەرقەرارە بەڵام ئازادی فکری نییە بە شێوەیە لە شێوەکان. ئازادی لەکوێی کوردستانە بەرقەرارە کاتێکە ئێستا کۆی کۆمەلگای کوردی لە قەیرانێکی نەک قەیرانێکی داراییتەوە قەیرانێکی عەقلیشایە کە ئەمە دەرەنجامی سیستەمێکی داهەڕۆژاوی ئیداری سیستەمێکی داهەڕۆژاوی سیاسیە. ئەمە پەیوەندی بە خەڵکۆ نییە تەنها دەستکەوتێک کە ڕاپەڕین کە ئێمە مشارک بووین و بەشدار بووین لە ڕاپەڕینی خەڵکی کوردستانە تەنها دەستکەوتێک کە دامانێ بە تاکی کوردی و گەنجی کوردی بێئومەدبوون و بێ ئیرادەکردنیانە لە دروستکردنی وڵاتێ بۆ خۆیان. بەڕێزم ئەگەر ئازادی بەرقەرار بوو واتە ژیان بەرقەرارە کە دیموکراتیەت بەرقەرار بوو واتە ژیانی تاک بە تاکی کۆمەلگای کوردی بەرقەرارە واتە ئیستیقرار هەیە ڕاکردن لە وڵات دروست نابێ هیجرە و کۆچ دروست نابێ. ئێمە ڕۆژانە خەڵک ئەبینین ئێستا نەک لە ئێستا مێژوویەک لە 25 ساڵ دووبارە هاتۆ جارێکی تر دەریای ئیجا وەڵامی پرسیارەکانی لەسەر کۆچ پرسیارەکەم دەست خۆش بابێ مەلای کاک ئاسی ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی کە پێویستە پێشکەش بە دانیشتوانی کەلار و ناوچەکە بەگشتی بکرێ تا چەند لە ئاستی پێویستدا بووە کەسێک لێرە پرسیاری کرد بۆ نەتوانراوە لەسەر چەمی سیروان بۆ نمونە پرۆژەیەکی گەشتیاری دروست بکرێت کە هەم لە چەندین ڕۆوە خزمەت هەم بە ئیدارەی ناوچەکەم بە هاوڵاتیانی ئێرەشەکە تا چەند وەکو پێویستوانی وتانە کار بکەن لە بەرژەوەندی و لە خزمەتی هاوڵاتیانە. بەڵێ وەکو پرۆژەی خزمەتگوزاری باش کراوە لە سەردەمی پێشوو کابینەکانی پێشوو ئاوەڕۆ ڕێگە قیرتاوکردنی ناو گەڕەکانی شار بۆ کەسوکاری ئەنفال پرۆژەی باش کراوە چی لە ڕزگاری چی لە کفری چی لە کەلار خانووی خۆکرد لە زمانی ئەو گەڕەکانەی کە خانووی خۆکردیان پێدراوە و زەویان بۆ دابین کراوە خزمەتگوزاریانە بارتاقای و هەموو قوربانیە بووە کە خەڵکی ناوچەکەیانە شکی بەڕێزم ناکرێت قەترەیەک خوێنی کەسێک کە شەهید بووە لە پێناوی ئازادی ئەمڕۆ بەراورد بە ئەوە بکەی بڵێ خزمەتی کراوە موچەت بۆ دابین کراوە ئەوە نەخێت من بەبەستەکەم لەوە نییە ئەڵێم خزمەت کراوە خزمەتی هەموو چنی تۆشەکان کراوە شارەکان کراوە لە ڕووی ئاوەڕۆ ئەتوانم بڵێم لە گەرمیان چی شاری کەلار چی ڕزگاری چی کفری و نەحەی باوەنور لە سەتا باز زیاد نەڕۆم 85 ئاوەڕۆی ناو گەڕەکەکان و شار کراوە. باشە چیتر پێویستە بکرێت لە ئێستاە کە نەکراوە بۆ خزمەتکردن و بۆ لە هەموو بوارەکان لە ڕووی ئیداری پێویستە گەرمیان بکرێتە پارێزگا بۆی زیاتر خزمەت باشە ئەم پرسیارە ئاراستی هەر شوێنێ بکەم دەڵێ دەبێ بکەینە پارێزگا بەرژەوەندیان پارێزگایە لە چیایە بۆ هەموو شوێنەگەوێ ببێ بە پارێزگا من ناڵێم هەموو شوێنێ بەڵام گەرمیان بە پێی مەساحەی جوگرافی ئیداری حەقی خۆیەتی و لە ڕووی خەبات تێکۆشان قوربانیدان لە ڕووی مەساحەی جوگرافیایی
لەو ڕوانگەەوە حەقەتی گەرمیان لەبەرەوەی ئێستایش ئیدارەی گەرمیان وەکو پارێزگار کاری لەسەرکرێ پێگەی ئیدارەکەی وەکو پارێزگار لەو ڕوانگەیەوە ئاڵین حەقمانە بۆ ئەوەی ببینە بە پارێزگا لەبەرەوەی خزمەتی زیاتر بکرین ئەوەی کراوە بەراورد بە ماندووبوون و تێکۆشانی گەرمیان نییە پێویستمانە بەوەیە کە بووە پارێزگا ئیدارەیەکی بەیسرە بێ بودجێ ئەبێ ئیمکانێتە بێ خزمەتێکی زیاترەکرێت لە ڕووی ئەوەی کە ئەو بەڕێزەیش ئاماژەیدا ئیدارەی ئێرە کە نەیتوانێت وەکو پێویست لە ڕووی گەشت و گوزار ڕاستە وەکو لە ڕووی گەشت و گوزار وەکو پێویست خزمەت نەکراوە پێشتر کاری بۆ نەکراوە بەڵام لە پار 2014 بەڕێوەبرایەتی گەشت و گوزاری گەرمیان دروست کرا لەیرا هەنگاوینا دەستی پێکرد چەند پرۆژەیەک ئێستا ئەمەی لەو دیومانەوە بەشێکی ئەتوانم بڵێم لە 120 پرۆژەکە جێبەجێ کراوە بەڵام تووشی قەیرانی دارایی بوون بودجە نەما پرۆژەکە وەستاوە لە لای بەردەسوور بە هەمان شێوە کە بودجە نەما پرۆژەکان وەستاوە هەنگاو نراوە لە ڕووی گەشت و گوزاری لە گەرمیان بۆ ئەوەی گەشت و گوزار گەشە بکە خزمەتێکی زیاتر کرد لە بواری گەشت و گوزار ڕاستە ئەو بەڕێزە پرسیارێکی تری کرد لە سنووری ئیداری گەرمیان مەبەستی ئەوەیە کە ئێرە یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕووی ئیداری بە پێی ئەو ڕێککەوتنەی پێشتر لە بینی یەکێتی و پارتی هەبووە منش دەپرسم ئایا لە دهۆک یەکێتی نیشتمانی کوردستان تاکو ئێستا توانێتی بەڕێوەبرایەتێکی گشتی هەبێ بەڵام ناوێت بە پاسا و ناوچەگەرێتی کەین لەبەرەوەی لە سەڵزایەتی باڵادەستە ئێوە خزمەت ناکەن لەولا پارتی باڵا دەستە خزمەت ناکەن شتێکی پێوترێ حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆربەی لایەنەکانی تیا بەشدارە ئەرکی حکوومەتە نە ئەرکی حەزب هەر یەکەشتان بەرپرسیارەتی خۆتان بەرەکەوێ بۆچی وەکو پێویست نەکراوە من مەبەستم پرسیارەکەم ئەوەی قەت نەمویست بچمە ناو ئەو معادلەیەوە بەڵام پرسیارەکەی ئاراستەی من کرد بۆ لەیرە مەبەستەکەم لەوەیە ئەوە ڕێککەوتنێکە لە بینی یەکێتی و پارتی لە ئاسی سەرەوە لەوێ بە هەمان شێوە یەکێتی پێگەی ئیداری نەقایمقان نە بەڕێوەبرایەتی گشتنیە لێرەش بە هەمان شێوە ئەو حاڵەتایە ئەوە بەدەسڵاتی من و ئەو نییە ئەوە ڕێککەوتنێکی لە ئاسی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بەڵام لە ڕووی خزمەت گوزاری ئێرە خزمەتی باش کراوە هەموو ڕۆکانەوە لە ڕۆگەی ڕێگاوبانشەوە لە ڕووی کارەبا بفەرمەلادیەکان ئەوەندەی من شارەزایم هەبێ ئەوەندەی من ئاگام لێ بێت لە 185 ئەو گوندانەی کە ئاوەدانن لە گەرمیان ئێستا کارەبای بۆ چووە بەشێکی لەکوێ ڕێگاوبانی باشەیە لە چ لێرە هەتاوەکو دەربەنی خان و بگرە هەتا سلێمانیش ڕەنگە خراپترین ڕێگە بێ لە کوردستانە و بەڕێگەی مەرگ ناسراوە تاکەی ئەمە چاک ناکرێ خوشکی بەڕێزم ڕاستە ڕێگەی بە دووساید نەکردنی ڕێگای سلێمانی کەلار ڕێگەی مەرگە تەئیتەکەم ئەڵێم ئەمە سەرەتاییترین مافی خەڵکە خوشکی بەڕێزم باش ئێمە باز لە دەستکەوتەکانی ڕاپەڕین دەکەین ئەڵێن دەستکەوتەکانی ڕاپەڕین کە حکوومەت پەرلەمان توانراوە بەشێکی باش خزمەتگوزاری بکرێت بەڵام ئەوە نییە خواستی هەمووان بێت کەم و کورتی هەیە لەو خزمەتگوزارانە بەپێی خواستی هەمووان ئێستا دووساید نەکردنی ڕێگای کەلار سلێمانی وایە ڕێگای مەرگە بەڵام خۆ حکوومەتی هەرێم بودجەی بۆ دانا بەرنامەی بۆ دانا و بەشێکشی ئەتوانین بڵێن لە 115 دەستی پێ کردووە بەڵام قەیرانێکی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە حکوومەتەکەمانی ئیفلیس کردووە لە زۆر پرۆژە ڕاستە زۆر پرۆژە نەگەیشتوتە ئامان باش دەستخۆش مامۆستانەجم یەکێک لەو هاوڵاتیانە باسی لەوە کرد بە ئێمە لە دۆخێکی ناهەموار و سەختە ژین جیۆپۆلیتیکی ناوچەکەی ئێمە وایە کە هەڕەشەی زۆرمان لەسەرە ڕوبەڕووی تیرۆریستێکی گەورە لە ناوچەکە ڕێکخراوێکی تیرۆریستی خەتەر ناگوینێتەوە لە ناوچەکەیە پێویستە بەرپرسیارەتی خۆمان لەسەر شانمان بنێن و بتوانین تەباو یەکدەنگ بین پێ دوایە یەکدەنگی لە نێوان ئێمەیە بەدیەت پێویستە چی بکرێ و ئەرکی کێیە من پێم وایە باس لەوە کرێ کە دەور دراوین بە دشمن نازانانی ئەو دەوڵەتانەی کە دەوروبەرمان ئەگەر بە دشمن حساب بکرێ ئەو دوو حزبەی ئەو برادرانە باسی دەکەن خۆیان لایەکیان سەر بە دەوڵەتێکە لەو دەوڵەتانە با بڵم سەرنا با بڵێم پەیوەندیەکی پتەوی لەگەڵا ئەوەی ئەو لاش پەیوەندیەکی پتەوی بەو دوو ئەمە جارە دوو دەوڵەتمان بەڕاستەکەی دەرکەوت دشمن نین ینی ئەگەر بەو شێوەیە بێ لە چاوی ئەو لێپرسراوانە کە حکومڕانی ئەم وڵاتاکەن ئەگەر لە چاویوانە بێ ئەمانە دشمن نین یانی ئەمە دوو دەوڵەتی دەرکەوت دشمن نییە ئەمە ڕاستیەکە ئەگەر عێراقیش مەسەن بە دشمن لە حساب بدرێ ئەوە ئێمە تا ئێستا فدراڵیەکی بەشێکین لە عێراقین دەکرێت ئیتر نازانێن ئەو دەوڵەتانەی ترکە بە دشمن لە قەڵم بدرێ و بەو شێوازە لە قەڵم بدرێ ئەو دەوڵەتانەوە دشمنمان بن ڕەنگە هاوڵاتیانی کوردستان بەعام بەو شێوە سەیری بکەن ڕاستە هەمویان دشمنی گەلی کوردن ئەو دەوڵەتانە بەڵام پێم وایە دەسەڵاتدارانی
ئەوەی هەرێمە بن بەڕێوە ئەوان بەو شێوەیە سەیری ئەو دەوڵەتانە ناکەن و بە دوشمنیشیان نازانن. باشە چی بکرێ بۆی ئەم هەموو ڕەناکۆکە ئەم جیاوازیەکانیان کۆکەنەوە لە پێناو بەژۆندی خەڵکا بەکاری بێنن لە پێناو بەرەو پێشبردننی ئەم هەرێمەیە بەکاری بێنین نەک تەنها یەکتر تۆمەتبار بکەین بەڵکو بە هەموو لایەک هەوڵێکی گشتگیر بەدی بهێنرێ. ئەگەر بە هەموو لایەک بە من واڵم ئەگەر ئەم دەسەڵاتدارانە ئێستا لەم حکوومەتە بەڕێوە بن و بەو شێوازە بن هەرگیزا و هەرگیز ئێمە هیچ سوودێکی لێ نابینین هیچ کەسیشینە. ئەوە 25 ساڵەی ڕابردوو بینیوان لە شەڕی ناوخۆ زیاتر و لە تۆمەتبارکردنی یەکتری زیاتر و لە دەستکێشانی دوشمنان ئەوەی کە خۆیان دەڵێن ئەگەر دوشمنە هێنە سەری کوردستان زیاتر ینی ئەمانەمان لێ بەدی نەکردن یان ئێوانەی باسی دەکەن ئێستا مەسەن کاکعاسی باسی ئەو پرۆژەوەی نان دەکات ڕاست دەکات منیش ئەڵەم لە هەموو کوردستانە هەندێک پرۆژە کراوە بەڵام ئەو پرۆژانە ئەگەر بێت و قیاسی کەی بەو پارەی کە چۆتە باخەڵی لێپرسراوە باڵەکانی کوردستانەوە ڕەنگە لە 105 نەبێ یعنی ئەگەر ئەو حساباتانە بکەیت ئەگینە ئەگەر بەو شێوە نەبێ ئەمە بۆ لە ئەزمەیەکی پارەی ئەو هەموو پارەی داهاتانە ئەگەر هاتووە و باس کراوە و خۆشگوزەرانی بووینە ئەی بۆ کوێ چووە لەکوێ هاتووە چی لێ هاتووە ئەمە هەمووی من پێم وایە پاساوێکەی دەن بۆ تەنانەت بۆ مەسلەی داعشیش جەنابیش باسیەوەتە کرد دەڵێ حکوومەتی هەرێم من پێم وانە شتێک لێرە هەبێ ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بێ کۆمەڵێک لێرە بە ناوی کۆمەڵێک بە یارمەتی کۆمەڵێک لێرە بەڕاستی بە ناوی یەکێتی نیشتمانی کوردستان و ئێستا گۆڕانیش هاتە پاڵیان بەوەی بن بەڕێوە کۆمەڵێک خەڵکن و لەوێشە کۆمەڵێکی خەڵک بەڕاستەکەی خۆیان کردووە بە کوێخای نوێنەری خەڵک نین ئەمانە خەڵک شەرعەتی پێ نەیاون کەی انتخاباتیان بۆ کراوە کە شەرعیەتیان بدەنێ یعنی ئەو انتخاباتانە کە کراوە هەمومان دەزانین لەم وڵاتە و انتخاباتانە کە کراوە ئەگەر تەنها سندوقەکان هەبێ سندوقەکان بە هەمومان نەک بە منەوە بە هەموو بابڵە من پێشمەرگەیەکم خوێنی خۆم بەخت کردبوو لەوە ئێستا بە گومانم لەو شەرعیەتەی کە هەیە ینی باسی انتخاباتەوە ڕاستە منیش ئێستا ئەڵێم حەقا ئەو بەڕاستەکەی ئەو شەرعیەتە بەو شێوازە انتخاباتە نەزیه پاک شێوازێکمان نیشانی خەڵک بدایە من خۆم یەکێ لەوانە ئێستا گلەیم نەبووە بەعکسەوە ئێستا من سێنگم دەرپەڕای بدا من پێشمەرگە بوومە و منەتم بەسەرتانەوە هەیە بۆ نمونانێ کە پێشمەرگایەتی منەت نییە بەسەر کەسەوە بە هیچ کەس بەڵام بەڕاستەکەی شێوازێکیان با بڵێم ئەو پرۆسەیە وان ناشرینیان کردووە یعنی ئێمە شەرمەزار بووین خۆمان پیشانی خەڵ بدەین بڵێن کاکەگیان هیچ دەبێت لە سای ئێمە ئەمە هاتووەتەدا نەخێر ینی ئەوەی بەرپرسە باڵاکان کارێکیان کردووە لە وڵاتە ینی شەرمەزاری بۆ خەڵکەکانی خواری خۆیان هاتووەت ئەوەی کە لە حکوومەتیشیش دەکا ئەوەی کە با بڵێم کاتی خۆی خەباتیشی کرد. باش مامۆستا میوانەکانی من پێیان وایە پرۆژەی خزمەتگوزاری باش کراوە کەسێکی تریان بە پێچوانەی ئەوە دەڵێەوەی کە کراوە زۆر کەمە وەکو پێویست نییە کەسێکیان پێ وایە دیموکراتیەکی پاک بەدی هاتووە یەکێکی تریان ڕەتێکات تۆڵێ نەخێر ئەسڵەن نەتوانراوە بنەماکانی دیموکراسیەتیش پەیڕەو بکرێ خوێندنەوەی ئێوە چییە بیر و بۆچوونی ئێوە چییە فەرمون با تۆ بفەرمون دەستخۆشیتان نزیک بەرەوە ئەم ڕۆژە تایبەتە بە کەلار ئێمە ئەبێ بپرسین ئامانجی ڕاپەڕین چییە ئامانجەکان خزمەتگوزاریە نائەدالەتی کۆمەڵایەتی ئازادیە ئێمە پێشترم ئەم ئامانجەمانە بووە ئیسا ئەبێ ئەنجامەکانیشی بێ لە ڕاستیدا ئەنجامەکانی ئەوەتانێ بەداخەوە هەندێک شۆڕژگێر بوونەتە بازرگان ئەو کەسانی کە شۆڕشیان کردا تەنها جیاوازەکەیانەوە بۆ ئیسا سیارە کۆنەکانیان گۆڕاو بۆ تەواوە نەوشەر لەم شارە مەبەستمەوەتانێ ئەمانەی تۆی بینی ئەم فێلاو باخانە تۆی بینی غەڵەت تێ نەکەی هیچ شارەوانی نییە هی بازرگان و دەوڵەمەنەکان ئەم شارەتانی من نازانم چی بەم شارە کراوە حەوت سەرۆک شارەوانی لە 2023 گۆڕاوە حەوت جادەی دووسایتمان نییە ئەم شارە بەوە ناسراوە کە شارێکی بازرگانیە کە شارێکی سەیرانگایە ئیستا من لێتە پرسم کامە بازرگانیە کوا پیشەسازی لەم وڵاتە کوا سەیرانگات لەم وڵاتە چیتەیە من لەو شۆڕژگێرانەی دوێکە پرسم شۆڕشتان بۆ چی کرد بۆ ئەمە کردان ئەگەر بۆ ئەمە کردان هەنێکتان دەستان خۆش نەبێ باشە من داوا لە میوانە بە ڕێزەکانەکەم یعنی بڕۆن یەقەی حزبەکانتان بگرن من حەز ناکەم وەکو گەنجێکی ئەم شارە قساکەم و نەفەسی حزبایەتی قسە ناکەم باشە گەنجی ئەم شارە چۆن ئێستا بینێ ئایا لە هاوڕەکانی تۆ زۆریان سەفەریان کردووە ئەوانەی کە سەفەریان کردووە بۆچی بەداخەوە خۆزگار سەفەر بووە بە جەنازە و هاتن بۆ ماڵەکانیان تەرمی ئەوانەمان بۆ هاتەوە ئەوە سەد بەداخەوە خۆزگار کۆچیان کردایە من هەر ئەو نەیەژم من نەفەسی حزبایەتی قسە ناکەم وەکو گەنجێکم شارە قساکەم تکاتان لێکم بڕۆن یەقەی حزبەکانتان بگرن من حکوومەت و پەرلەمان ئێمە هی خۆمانە بەڵام ڕاستیت گەرە کە ئەمانە شانۆکارن بەڵێ
گلەیەکانی تۆ ڕخنەکانی تۆ ئاراستەی هەموو لایەنەکانی ناو پەرلەمان و حکوومەتە. ئەگەر ئەوان ئامانجیان خزمەتکردنی خەڵکە من لەسەر حەزب قسە ناکەم لەسەر کۆی گشتی قساکەم ئەگەر ئەوانە ئامانجیان خزمەتکردن خەڵکە تکاتان لێ دەگەین خزمەتکردنی وان نابێ ئێمە هیچ لە پێشتر نەگۆڕەوە هەمان مەترسیت لەسرە هەمان دوژمنەکان بگرە زیادی کردە بڕۆ ڕۆژنەیە کوردی باکوور و ڕۆژاوا و ئێران و عێراق ینی مەبەستمی خۆمانە ڕۆژنەوەی ئەم گەنجان نەکوژێن چیتان بۆ پێشمەرگە کردووە ئێمە بەداخەوە لە پێشمەرگە سمبولی ئەم وڵاتەیە لە دەشتووە بە پڵنگ نیشاندن ئێستا ڕەنگە ئەو شێوازەی ناوخۆوە وانەکە لەبەر موچە و لەبەر بژێویان پرسیارێکت هەیە بۆ من پرسیارم ئەوەتانێ ڕاستی بڕۆن یەقەی حەزبەکانیان بگرن بڕۆن یەقەیان بگرن کویان بکەنەوە لەسەر مێزێک کە ئێمە ئامانجێکمانەیە ئامانجمان زۆر لەوە گەورەترە کە ئیستا هەندێک وڵاتی گەرەکێتی ئەم ئامانجی ئێمە لە ناوبەرێ بەداخەوە ئێسێمە وەک باشوور تا ڕادەیە سەربەخۆیی باشماوەگرێت تا ڕادێ ئابووری باشمان بەدەستەوەی ئێستا ئەتوانین زۆرێک لەو ئامانجانەی کە خەونی ئێمە بۆ بیتێنێتی باش بەداخەوە خەونان ناتنوت دەست خۆش فەرموو بەلای خۆی گەورە میرەبان بە خێراتنی نارتیەکەم بە خێراتنی وەرە بەڕێزەکانەکەم من دەمەوێت لە ئەم بەڕێزانە دوو پێناس یەک پێناسەمەوێ بەڵام لە دوو کەسیان دەمەوێت کاک عاسی پێناسێک بۆ کار ڕاپەڕین چییە دکتۆر پێناسێک بۆ کار ڕاپەڕین چییە مەبەست پێناسێ ڕاپەڕین و بەبووان بۆ مامۆستای بەڕێز کە لە سەردەمی لە ساڵی 92 پێشمەرگە بوو ڕاپەڕینی کردووە لێرە ئایا ڕاپەڕینیان لە دەڤەری گەرمیانە بۆ کرد بۆ ئەوە کردان گەندەڵی بکرێ بۆ ئەوە کردان خەڵکی ئەم دەڤەرە بێ بە بازرگان و کۆمەڵێکی لە باڵا بژین و کۆمەڵێکیان لە خواری سفر پرسیارێکی ترم لە کاک عاسیەیە ڕاپەڕین ناوچە کوردستانیەکانی گەرمیانی گردەوە بۆ نە خانەقین جەلەو لە ئەم ناوچانەی گردەوە ئەگەر گردیوە بۆچی ئازاد نەبوون ئەم ناوچانە بۆچی نەگەڕانە باو شێرەمی کوردستان و ئەگەر ڕاپەڕین لەو ناوچان نەکراوە بۆ نەکراوە ئێمە لە گەرمیان ئەو گەنجانی گەرمیان ئێمە دوو جار بووینە قوربانی یەکیان لە دەستی ڕژێمی بەعەس دووەمشیان لە دەستی ڕژێمی ئەم ناوچەیەکە باڵەدەست بووە حزب باڵەدەستەکانی ئەم ناوچەیە بۆچی لەشێر دەسەڵاتی ئەم حزبەکانی خۆمان حزبەکانی ئەم ناوچەیە چونکە ئێمە لەم ناوچە باسەکەین چی بۆ قوربانیانەی ئێوە چی بوو لەژێر دەسەڵاتی حەزب و حکوومەتی کوردیا قوربانیەکانی ئێوە دیارترین قوربانیەکانی ئێوە چی بوون دیارترین قوربانیەکانی ئەوەیە کە هیچ شتێکمان بۆ نەکراوە گەنجان ئێمە لە تاوەکو ئێستا پارکی کە پارکی مۆدێرن بێت شوێنێکی سیاحی بێت شوێنەی گەشتیاری بێت ئێمە هیچ شتێکمان بۆ نەکراوە یعنی ئەو گەنجانی گەرمیانمە کە بۆ نەیەک شتێک بوێت ڕائەکەین بەرەو سلێمانی و بەرەو هەولێر و بەرەو ئەو شوێنە خۆشانە لەم گەرمیانی خۆمان بێزار بین ڕاستیەکەی چونکە هیچ شتێکی تێدا نییە ئەو چەمی سیروانە کە ئاوەکەیەوە ڕوات بەداخەوە دەیان ساڵە سەدان ساڵە و ئەوە بۆ شێوازە ڕوا ئەو 25 ساڵە دەسەڵاتی کوردی لەم ناوچەی باڵەدەستووە هیچ شتێکیان نەکردووە تەنان نەیانتوانیوە بەنداوێکی لەسەر دروستکردن بۆی ئاوەکەی نەڕوا بۆ باخەکانی عەرەبەکانە بۆ خوا لێرە سوودێکی لێ بینین باش پرسیارێکت نییە بەڵێ پرسیارێکی ترمێ بن کاک عاسی باسی خزمەتگوزاری کرد لە گەرمیان کە ئەمان قیرتاویان کردووەکو ئیدارەیەکی حەزمە کرد نوێنەرێکی شارواین لێرە بۆیە پرسیارمان ڕاستە کردایە نوێنەرێکی باڵەدەستی حکوومەت بۆیە قسەم لەگەڵ کردایە بەڵام کاک عاسی کە نوێنەری حەزبەکانە لێرە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەوان باڵدەستن بۆیە پرسیارەکەم ڕوبەڕوویەوەکەمەوە بەڕێز لێرە لەم گەرمیانەی ئێمە چۆلەکان بۆیە کردووە بە نرخی بولبول فرۆشتویانە ئەمە بە دەلیلی چی لەمێکی لەم شارە گەرمیانەی خۆمانە ئەمان ڕەسیفیان کردووە ڕەسیفەکە خۆی کاشیە تابوقەیە ئەمان هاتوون کۆنکریتیان کردووە دواتر بە شێوازێک لە قاڵبەکان قاڵبی ئەو کاشیان داناوەتە مل ڕەسیفەکە هەڵیان کە ناوەسو ینی هەر کۆنکریتەکەیە بەڵام پارەی ئەوی نەبووی زۆربەی گلەیەکانی ئێوە ناڕەزایی و نەبوونی ویان کەمی پرۆژەی خزمەتگوزاریە فەرموو گەر هاوڕێیەکی ترتان پرسیاری هەبێ زۆر سپاس فەرموو دەستان خۆش بێ وەڵام من دکتۆر حەکیم باسیەوە کرد کە پەکەکە لەلایەن پەرلەمانی کوردستان و دژایەتی کراوە من نازانم پەکەکە لە 4 دی 1992 حکومەت دروست بووە لە 5 دەوە ئیعلانی شەڕی سەرتاسەری لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە کردووە ئەو کاتە خۆی ڕاگەیاندووە کە ئەمە من ئەمەوێ ئەمە بخەمە خزمەت پرسیارێکی خۆمەوە لە ڕاستی ئەم قسە
دکتۆر حەکیم شەرعێت بۆ ئادا کە پەکەکە خۆی بە هێزێکی شۆڕژگەر وێ نابکات و بۆری نەوتی کوردستان تەقێنێتەوە و قوتی خەڵکی کوردستان ببڕێ ڕێگادا لە سۆران و چۆمان و حاج و مەران و قەندیل و پشدەر و ڕانی و قڵاتجێ و منتیقانە ڕێ لە خەڵک بورێ و سەرانی لێوەرگێ ڕێگادا لێرە ئەو ئایدۆلۆژیای لێرە ئێستسمار بکات ئێستسماری بکات بۆ ئەوەی دژی هێزێکی سیاسی ڕاپەڕی کاتی هاوڕەکانت نەخۆی پرسیارشم لە کاکنەجم هەیە لە ڕاستی وابزانم ئەگەر من بەهەڵە نەبم سەردەمانی کاکنەجم قایمقام بۆ لەم شارە باشە بۆ کاکنەجم خزمەت ئەم شارەی نەکرد لە کاتێکە دار و بەردەم شارە بەدەست برادرانی ئەوانەوە بوو کاکنەجم ڕاستەوەکو پێشمەرگێکی دێرین بەشدارە بەڵام باگراوەندێکی پێشووتری باگراوەندێکی سەوزی هەبوو ئێستا باگراوەندێکی نیلی هەیە تەبیعیشە بەم شێوەیە قسە بکە و ئێمە هەر چاوەڕێ ئەمە لێکردنە ڕاست باشە دەست خۆش دێمەوە لای میوانەکانم کاک عاسیب زۆربەی پرسیارەکان ئەو ناڕزایەتیەکان ئاڕاستەی تۆ کرێ لە بەرەوەی حیزبەکەی تۆ باڵادەستە لەم ناوچەیە وەڵامەکانی تۆ بۆ پرسیارەکانی ئەوان فەرمە ئەو بەڕێزە سێ پرسیاری کرد یەک پێناسەی ڕاپەڕین پێناسەی ڕاپەڕین لە ئەنجامی زوڵم و زۆری حزبی بەعز دەرحەق بە گەلەکەمان ئەنفال هەڵەبجە دەیان گەنج بە سێدارە دران زوڵم و زۆری بەعز ئەوە بوتمان ڕاپەڕین بەرنامەی بەرەی کورسانی بوو پێناسەی ڕاپەڕین ئەمەیە بۆ ئەوەی میلەتی کورد گەلی کورد خاکمان نیشتمانمان ڕزگاری بێ لە دەست زوڵم و زۆر و ستەمی بەعز ڕاپەڕین ڕزگارمان بوو سپاس بۆ خوا ئەوە پێناسەی ڕاپەڕینە کە بەرهەمەکەی حکومەت بوو پەرلەمان بوو ئەو دەستکەوتانەی کە بەدیمان هێناوە تاکو ئێستا ئەوە ئەنجامی ڕاپەڕین بوو ڕاپەڕین لە ئەنجامی ئەوە کە دروست بوو زوڵم و زۆری بەعز دەرحەق بە میلەتەکەمان کرا ئەمە پێناسەی ڕاپەڕین بوو پێشتر تۆ لە وەڵامی پرسیارەکانی منە ئاماژەت بۆ یاکەکاری باش کراوە ئیشی زۆر باش کراوە و خزمەتی زۆری خەڵک کراوە بەڵام نەبێت و هەڵسەنگاندن بۆ ئەو کارانە بکەی کە تۆی کەی بەڵکەوە میلەتەکە هەڵسەنگاندنی بۆکە ئاگاد لە ڕای ئەو گەنجانەیە کە پێیان وایە هیچ شوێنێک نییە کە ڕووی تێ بکەن کاتێک بۆنەیە کە بێ دەبێت بچنەوە ناو شارەکان یان سلێمانی یا هەولێر بۆچی ئەو خزمەت گوزاریانەی کە زۆر سەرەتایین پێویست ئەو گەنجانە پێویستیان پێێتی بۆیان دابین ناکرێن بەڕێزم ئێمە لە 1992ەوە حکومەتی هەرێمی کورسان دروست بووە دوای شەڕی ناوخۆ و ئەو کێشانەی تا 98 خایان حکومەتی هەرێم لە 92ەوە تا 98 گەر ڕوخسەتم بدەیت چی ئیدارەی سلێمانی چی ئیدارەی هەولێر حکومەتی ئێمە لەسەر زەریبە و گومرکی مس و حیوان و ئەوانە ئیدارەیەم حکومەتێدا سەرە ڕای شەڕە نەخوازراوەکان کە شەڕی ناوخۆ دروست بوو شەڕی تراتە ئاراوە کە ئەو وەختەی دەوڵەتەکانی دەوروبەرمان چەند نەیارمان بوو بەکارە هێناین بۆ ئەوەی ئەم هەرێمە لەبار بەرێ ئێمە ئەتوانین وەکو حکومەتی هەرێم کە بودجەمان هەبێت کە ئیمکانێتمان هەبێت کە بتوانین خزمەت بکەین پرۆژە بکەین لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە لە 2005ەوە حکومەتی هەرێمی کورسان بودجەی لە عێراقەوە واتووە بودجەی هەبووە لە 170 بەرکەوتووە ئێمە ئەتوانین بڵین لە 2005ەوە حکومەتی هەرێم لەسەر پێگەی خۆی توانوێتی خزمەت بکە بە میلەتەکەی خزمەت گوزاری خزمەتەکانی تر وڵات ببوشێنێتەوە بۆیە لە 2005 و 6 و 7 زیاتر پرۆژەکانمان ئەتوانین لە 2007 و 8 و 9 تا ئەخیری سیانزە حکومەتی هەرێم بودجەی باشێ بووە ئەو خزمەتانە لە ماوەی ئەو چەند ساڵە کراوە کە من ئەڵێم کراوە بەڵێ خزمەت کراوە خزمەتی باش کراوە بەڵام ناڵێم کەم و کورتی نییە ناڵێم هەموو خواستی هەموو چینی توێژەکان لە هەموو بوارەکان بەڵێ خزمەت کراوە زانکۆی گەرمیان لە چی دروست بوو چەند ملیۆن دۆلاری تا سەر کراوە ئەوە خزمەت نییە پەیمانگا چەندین بینای قوتابخانە چەندین قوتابخانەی تر لە بواری تەندروستی بەڵێ من ئەڵێم خزمەت کراوە پەشیمان نیم لەوانە بەڵام خزمەتەکان بە پێی خواستی چین و تۆشەکانمان نییە ڕاستە گەنج لە گەرمیان ئەگەر زانکۆ و پەیمانگەکانی لێ دەرکەی بۆ ڕەفاهێت و بۆ کاتبەربردنە سەر بەڵێ پارکێک کراوە لەیرە خواستی گەنجی گەرمیان نییە بەڵێ گەنج مەخدورە لە ڕووی ئەو پرۆژانەی کە گەنج تا بەحەسێتەوە لە گەرمیان لەگەڵم لە ڕووی خزمەت گوزاری تر بەڵێ من ناڵێم هەموو شتێک کراوە لە 100% ئەڵێم پرۆژە کراوە لە هەموو بوارەکان خزمەت کراوە بەڵام بە پێی خواستی چین و تۆژەکانی گەرمیان باش مامۆستانەجم بۆچی بەرپرسیارەتەکان لە ئاسۆی خۆتان لا ئەبن ئێوە سەردەمانی قایمقامی ئێرە بوون ئەکری ئەو خزمەت گوزاریانی لە سەردەستی ئێوەیە بۆ پێشکەش کراوە کە هاوڵاتیان لێ ڕازی نەبوون ئێستا بۆچی لەسەر خۆتان لایە بن و پێتان وایە کە هیچ بەرپرسیارەتێک لە ئەستۆی ئەوەیان نییە من دیارە دوو پرسیار نوێکرا با لە سەرەتاوە پرسیاری ئەو برادەرە وەڵام بدەمەوە باسی ئەوەی کرد کە ئێمە بۆ ڕاپەڕینمان کرد بۆ کردمان کە بۆی ئەو خەڵکاناوە بە گەندەڵین بێن ئێمە دیارە
راپەڕینمان نەکرد بۆی بەڕاستەکەی ئەنجامەکەیەوە بگە بە گەندەڵی بکە نەخێر ئەگەر بەو شێوە بووە ئێستا ئێمە خۆمانێکی لەو خەڵکان نەبووی کە ناڕازی بین دژی ئەم وەزعە و بەم گەندەڵێ و بەم شێوازە کە ملەتەکەمانی پێگەیاندوەتەیرە بۆیە دەستبەرداری هەموو ئەو شتە گەندەڵێ و هەنانە بووین و قێزیشمان لێ دێتەوە و دوورە پەرێزیشی لێ بەڕاستەکەی ئیدانەژی دەکەین بۆیە باس ئەوانە دەکەم چونکە ناومان پێیزڕاوە ئێمە وەکو پێشمەرگە ناومان پێزڕاوە باسی ئەوەش دەکەی کە ئێمە قایمقام بن بۆی ڕاستکردنەوەیەک بۆ ئەو برادرە بکەم من قایمقام نەبوومە لە کەلارە من قایمقام بوومە لە دەربەندی خانە ڕەنگە کاک حەکیم شایەتیەوە بداوە قایمقام بوومە لە چەمچەماڵە لە ئێمە ئەو سەردەمەی نەوەتەکان و تا 2004 قایمقام بووین قایمقام هیچ پرۆژە وەکو ئێستا پرۆژەشتیوە لا قایمقام نەبووە ئەوەی لەسەر بووە تەقدیمی کە یعنی پرۆژە تەقدیم کا و وزارەتەکان جێبەجێیان دەکرد چەند دەهاتەوە چەند نەداهاتەوە ئێمەش وەکو هاوڵاتی پرۆژەمان تەقدیم دەکرد من بۆ ئەم قسەیە شتێک دەڵێمەوە من قایمقامی چەمچەماڵ بووم ڕەنگە ئێستا هەندێک خەڵکی چەمچەماڵیش گویان لەو قسەیە ببێ کاک عومەر فەتاح ڕئیسی وزەرا بووە کاک عوسمانی حاجی مەحموود ڕئیسی وەزیری داناوخۆ بووە بۆیە ئەڵێم ئەم قسانە ڕەنگە ئێستا خۆیان گوێ من چوومە تەلارمان بوو توتمە کاکە من قایمقامێکم وەکو سەرۆک جاشەکانمان لێ هاتووە دەتوانم خەڵک بگرم بەڵام ناتوانم کەس ئازاد بکەم جا بۆیە من ئەمە هیچ کارم بەم پێویستی بەم قایمقامێتە نییە دەستشی لێ هەڵەگرم و ڕەنگە هەموو زۆر خەڵکێک شایەتی بدا ڕەنگە کاک عاسیشێکی لەوانە بیست بێتێنە تاکە قایمقام وەکاتی خۆی لەسەر ڕەغبەتی خۆم بۆ لەسەرینی خۆم لەسەر ئەو شێوازە ناڕەوایە کە دەکرا من خۆم دەستم کێشاوەتەوە لە ئیشی قایمقامێتە لەوێ ئەگینا بەڵام تا چیم پێکراوە دەربەندی خان لەوێ بوومە ینی نەبوو بڵێم من کردومە من نەم کردووە ئێمە ئەوەی لەسەرمان بۆ پرۆژە و تەقدیممان کردووە وزارەتەکان ئەوانەیان کردووە باش کاک شوان گەنجێکیان پرسیاری ئەوەی کرد کە پێویستە هەمووتان یەخەی حزبەکانتان بگرن لەبەری ئەو نەعەدالەتیە ئەو گەندەڵیە ئەو نابەرپرسیارەتی کە ئێستا وەکەوەی ئەو ئاماژەی پێکرد کە ئێستا ئەیبینین دەرەنجامی کاری هەموو حزبەکانە تۆ وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان کە دەسەڵاتێکی باڵاتانەیە لە هەرێمە چیتان کردووە تا چەند ئامادەن چاکسازی لە خۆتانەوە دەست پێ بکەن بۆی بتوان خزمەتی خەڵک بکەن پرسیاری ئەو گەنجە زۆر تەواوە هەر لە حقیقەتە ئیشی حزبی ژەر ئەمەیە ئێمە بە میکانزمی حزبی خۆمان لە هەرکووا کەم و کورتی هەبێ لە هەرکووا خەلەل هەبێ لە هەرکووا هەست بکەین مەسئولێک نامەسئولانە تەسەڕوفەکە لە هەرکووا هەست بکەین گەندەڵی هەیە بە میکانزمی حزبی خۆمان لە چوارچەوەی مراعاتکردنی ئەوەی کە ئەم بابەتە نەخولقێنین بۆ دروستبوونی فەوزا بە میکانزمی خۆمان ئەیگەێنینە سەروی خۆمان میکانیزمەکەی ئێوە چییە پێشتر کردوتانە ئێمە ئۆرگانێکی حزبین مەسەلەن لە کەلارە لقێکی لەسەر تێکڕای ئەو حاڵەتانەی لە ئاستی خزمەتگوزاری لە ئاستی سیاسی لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی ڕۆشنبیری حاڵەتەکان وەکو ئەوەی ئەیبینین و لە واقعا هەیە بە دڵنیاییەوە ئیشی ئێمە هەر ئەمەیە جگە لە تەنزیمکردنی خەڵک کۆکردنەوەی خەڵک بۆ حزبی خۆمان یەکێ لە ئیشە ئەساسیەکانی ئێمە هەر ئەوەیە ئەم بەرچاوڕوونیانە بدەینە سەروی خۆمان وەکوتم بە میکانزمی حزبی خۆمان داومانە ئەگەر ڕخسەتم بدەیت چونکە تۆزێهین هەبوو لە بەرلەوە تەنها میکانیزمەکان بەو میکانیزمە ئێوە تێبینەکانی خۆتان داواکاریەکانی خۆتان ئاراستەی سەر و خۆتان کردووە ئەی وەڵامتان دراوەتەوە گوێتان لێ گیراوە چی کراوە لە بەرامبەر داواکاریەکانی ئێوەیە بەتایبەت لەم ناوچەیە بەتەکید وەڵامان دراوەتەوە هەر چەند ساڵێک پێش ئێستا کاک عاسیە زانێ سەرۆکی حکوومەت هاتە ئێرە لەگەڵ خۆیان $500 ملیۆن 500 ملیۆن دۆلاری هێنا بۆ گەرمیان پارەی حکوومەتە بەڵام کاکنێچیروان کۆمەڵێ پرۆژەی ستراتیژی گەورەی لەم شارا کردووە یعنی ئەو پرۆژە ستراتیژیانەی کە ئێستا لەم شارا دیارن بەڕاستی هی کابینەی 5 و 7 و کابینەی 6 لە ئەنجامی ئەوانەی کە ئێمە بە حزبمان گەیاندووە گەرمیان ناوچەیە کە پێویستی بە خزمەت گوزاریە منبعی کارەساتی ئەنفالە بە تەئکید ئیستیجابە هەبووە و بە شێوازێ لە شێوازەکان بە دەر لە بودجەی گشتی لە عقوداتی نەوت لە پارەی شیرینی نەوت پرۆژەی تایبەت بۆ گەرمیان ئەنجام درراوە بۆ قۆناغی ئێستا چ داواکاریەکەکەن بەڵێنی چی بەو خەڵکە ئایەن بێگومان یعنی ئێوە وەکو حەزب ڕۆڵی خۆتان هەیە لە ناو حکوومەتە و باڵا دەستن بۆ قۆناغی ئێستا وڵا پێچەوانەی مامۆستان نەجم بەڕاستی من پێم وایە یعنی ناکرێت ئێمە خەتەرەکانی دەوروبەرمان نەبینین ئەگەر بە شێوازێ لە شێوازەکان بۆ ڕۆیشتنی ئومور
علاقاتێ لەگەڵ ئێرانە هەبێ لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی تورکیا لەگەڵ تورکیا هەبێ تەعاملمان لەگەڵ بەغدادا هەبێ بەڵام لە ڕاستیە ئەوەیە ئێران و تورکیا و بەغداد و سووریا کە لە گیاندانایە ئێستا چاویان بەم ئەزمونەی ئێمە جموتی ئەوان دۆستانن نەوەکو دوژمنتان با ئەگەر وەڵامت بداتەوە دواتر دێمەولات یعنی ئەگەرمانە بە دشمن بزانە مەسەن سیوێکی ئاب بۆ دشمنایەتی بێ مەسە تۆ هێزێکی دشمنی خۆت بێنیتە سەری نەکاتە هێزێکی ئێران بێنیتە سەری حزبی دیموکرات و ئەمانە ئەم تەرەینەکەی تر ینی ئەمە کامە دشمنایەتی ئەمە بەچی حساباتی مامۆستا نەجم وا تێگەیشت نوێنەری بزوتنەوەی گۆڕانە بەڵام نازانم یەک لە کێشەکانی ئێمە ئەوەیە کەس خۆی ناناسیێنێ و جارێ بە ناوی ئیداری و جارێ بە ناوی بێلایەن و جارێ نازانم کاکە من پێشمەرگەیەکم هاتوومە ئەو کاتەی لە مەسەلە ئێران بێ بزوتنەوەی گۆڕان کە جەناب ئێستا سەر بە بزوتنەوەی گۆڕانی فاکتەری ئەساسی بە قوترین پەیوەندی لەگەڵ ئێران هەیە یەکێک ئاشوبەکانی ئەم منتیقەی ئێمە دروست بۆ بزوتنەوەی گۆڕان خوڵقێنەرێتی بەڕاستی هی ئەو پەیوەندەیە کە مامۆستا نەجم باسێکا لەگەڵ دەرەوە بە پیلانی دەرەوە تعتیلی پەرلەمانی کردووە کە سیوێکی ئابکەی گۆڕان هەبوو سیوێکی بازنەیەکە لە بازنەکانی شەڕی نەگریسی ئەگەر باسی خراپەکاریەکانی دوای ڕاپەڕین بکەین شەڕی ناوخۆ سیوێکی ئاپیش کاردانەوە بووە من نامەوێت بچمە لەوانەیە بتەوێ من بۆیتە مەوزوعێکی ترۆ سیوێکی ئاپێکێکە لە خاڵە خراپەکانی شەڕی ناوخۆ بەڵام خەڵکی تریش دیلی کشتووە و تابی نەقاقەی ڕەش ینی سوورە بەخوێن ئێستا فەلسفەی نازانم چاکسازی و حکومەتی تەکنۆقرات و هەموو ئەزمونونەکانمان بینی بزوتنەوەی گۆڕان ئەوت من حکومەتی تەکنۆقرات پێکەهێنم باشترین و حزبیترین کادرەکانی خۆی ناردە حکوومەت خەڵکی نردووە بۆ وەزارەتی سناعە خەریجی یاسایە ئەخر تۆ ئەمە لەگەڵ شیعاراتی دوا قبولی نەکەن خۆی پارتی مافیەوەم نییە بە بزوتنەوەی گۆڕان بڵێ زەید بێتم بۆ بنێرە بۆ وەزیر بزوتنەوەی گۆڕان دەزانن حکوومەتەکە فاشلە بێ قبولتان نەکەن نەزانی چێ پێم وایە ڕەغمی ئەوەی لە ڕاستیە دەسەڵاتی کوردی بەدەر نییە لە کەم و کورتی گەندەڵی هەیە لە وڵاتی ئێمە ئامانجەکانی ڕاپەڕین بە تەواوی بەدینە هاتووە بەڵام دەستکەوتی شەیە ئەگەر بە کورتی مەسەلەن هەر بۆ خۆی نەمانی بەعس ئەو بەعسەی من و کاگعاسی لەبەرەوە زۆربەی کەسوکارەکانمان ئەنفالە ئەزانین چی بەسەر ئەم گەرمیانە و ئەم کوردستانە کردووە نەمانی بەعس و دروستبوونی ئازادی و سربەخۆی و حکوومەت و پەرلەمان ئەمە یەکێک لە دەستکەوتە گەورەکانە فیدراڵیەت یەکێکی تر لە دەستکەوتە گەورەکانە ئەو ئەمنیەت و ئاسایشەی ئێستا هەیە یەکێکی تر لە دەستکەوتەکانە یعنی کۆمەڵێ دەستکەوتی بەدەست هێناوە لە ئێستایشە ڕەخنی ئەوەی وەکوتم پیلانی ئەگەر باسی خراپەکاریەکانی ڕاپەڕینیش بکەین لە ڕاستیا وەکو چۆن وتمان با بڵین پارتی و یەکێتی و دەسەڵات کەم تەرخەم بن کەم و کورتیان هەیە لە حکومڕانیە یەکێ لە کەم شانسی و نەکبەتیەکانی کورد ئەوەیە ئۆپۆزیسیۆنێک بەرهەم هات کە لە عالەمان نموزجی نییە ئۆپۆزیسیۆنێک کە ئەچێتە دەسەڵات دژی دەسەڵاتە ئۆپۆزیسیۆنێک کە ئینتیمای نیشتیمانی لای تاکی کورد نێڵاوە ئۆپۆزیسیۆنێک کە وای کرد گەنجی کورد بڵێ پەیوەندی نێوان من و کوردستان پێڵاوەکانە ئۆپۆزیسیۆنێک کەوای کرد دژی ئاڵا بێ ئۆپۆزیسیۆنێکەوە ئەکا باسی ریفراندۆم و سربەخۆیی بکە خەڵکی دروست بووە دژە ئۆپۆزیسیۆنێک هاتووەتە بەرهەم و ئەکا بڵێ دەوڵەت 1001 بەزم و بالۆرە بۆ دروستەکەن کە ئەمە تموح و ئەمە بەڕاستی هیوا و ئامانجی گەورەی هەموو لایەکە و ئەو هەموو تەسحێ و قوربانیش کە دراوە هەر بۆ تحقیق بوونی دەوڵەت و سربەخۆییە باشە دکتۆر حەکیم لە نێوان وتارەکانی ئەم دوو میوانەی منە تا چەند گەشتبینی بە داهاتووی نێوماڵی کورد بە داهاتووی ئەم هەرێمە پێ دوایە ئۆپۆزیسیۆن بووای کرد کە گەنجێک وا بیر بکاتەوە یان گەندەڵی دەسەڵاتداران بوو خوێندنەوەی تۆ چێ لەسەریە من ئاماژە بەوە کەم بۆی کە وەڵامی و پرسیارەی بەڕێز مەبەستم کاتێک کاڵم یەکەم بڕیاری پەرلەمانەوە بوو مەبەستم سەرقاڵبوونمان بە ئەجندای دەرەکیوە کێشەمان نیە ڕەنگە ئەوە شتێکی قوڵەڵگرێ مەبەستمەوەی ئەبواە کاری جیمان بگا لەسەر بە سیستماتیکردنی حکومڕانی خۆمان نەکشەڕ ئەمە ئەوە سەبارەت بەو برادرێڵی ڕاپەڕین چیە ڕاپەڕین پەرچەکردارە پەرچەکرا دژی دەسەڵاتی ستەمکار بەڵام گۆڕانکاری دروست ناکات گۆڕانکاری پێویستی بەدبنیادنانی فەلسفەیەکی جیاواز لەو فەلسفەی کە حکومڕانی تۆکە چونکە تۆ دژی ئەوەی لەبەرەوە ئەمە جیاوازەکەیە بەنسبەتەوە من بۆ خۆم یەکێکم لەوانەی کە زیندانی سیاسی مەشتاکان و دەجاریش لە حکومڕانی کاک نەجم و ڕەفیقەکانی کاک نەجم و مامۆستا نەجم و دواتریش و هەموو قایمقامەکانی دەربەن منیان کردووە
و یەکێک لەو بەیاننامانەی کە زەردەمی کاک نەجمەدینە بۆ سالای منە دادگایکردن نەک بۆ دەرکردن یەکێک لەو مشکلانەی کە ڕوویداوە بەردەوام لەوەی کە لە کوردستانە ڕۆدا بۆ نمونە دەرکردنی خەڵک استیقالەکردنی فڵان قایمقام استیقالەکردنی نازام چەند شەرە و شاروانی بۆ دەرێکەی بۆ ئەڕوا چی کرد چی نەکرد من ئەو بابەتە کاتی خۆی نووسیمە دادگایکردن نەک دەرکردن کەواتە هەمومان بەرپرسیاری ناکرێت ڕاکەین یعنی کاتێککە ئەڵێ بزودنەوەی گۆڕان لە قۆناغێکی تاریخیا لە ناوێکێتیوە بەڵێ پرسیارە بەڵێ هەموو ئەوەی کە لە ناو مەسئولیەتی یەکێتی نیشتیمانیا بزودنەوەی گۆڕان بۆ ناکێ وەک بەرزەکی بانان بۆی دەرچێ بەڵێ بێ دادگایی پێ و کەسەی کە بەرپرسە ئەو کەسەی بەرپرسە لە گەندەڵی بەیانی کابرای پارتی وڵا بەیانی من بزودنەوەیەکی سیاسی دروستەکەم کابرای پارتی تا بینە قاقای وەکو مامۆستا نەجم ئەڵێ چەقیوە لە زەلکاوی خیانەتە لە زەلکاوی ئەم ئەوە بە ناوێنەی هێنانی میتی تورکی بۆ بامڕنی ناوێنەی هێنانی جێشی ئێران بۆ سەر دیموکراتی کوردستان نانێ کوشتنی کۆمەنیستەکان کوشتنی بەکر عەلی ئەمانە نابێت دەرباز بن لە دادگا غیابی ئێمە ئەم بەرچەکردارانە هەمانە بەرامبەریەک ئەم ناعەقلانیەتە سیاسی کە هەمانە خەلفێتێکی نیشتوو خەڵتەیەکی پۆخڵە خەڵتەیەکە کە لە عەقلیەتمان نیشتووە خۆمان تەحەڕڕ ناکەین ئێمە وایە ئەگەر بەدی بهێنرێ ئەبێتە چارەسەر ئەمە دەسەڵاتداری ئێستا ئەتوانێت بەدی بێنێ دەرەنجامەکانی ڕاپەڕین ئەتوانێت بەدەستی بێنێ یا پێویستە شۆڕشێک بکرێ بۆی بەدی بێت سەرکە مشکلەکە شۆڕش ئەم شۆڕشە جیاوازە لەو شۆڕشەی کە هەنێک کەسی دیعای بۆکەن ئەگەر وەکو ئەم برادرانە باشە شۆڕشێکی معریفی و شۆڕشێکی وەگەوەی کە سپی شۆڕشێکی سپی باسی لێ دەکرێت ئەزان چۆنە لە هەموو دنیای ئۆکرانیا و لە وڵاتانی دیشانی شۆڕشی بەنەفسەجیە شۆڕشی قەمەیە نازام شۆڕی چینانایە ئەم کوردستانە خەڵتان بووە لە قەیرانە و یەک شتیشێ لە سیاسیەکانە و لە خەڵکانی ناو سیاسی بە هەر تاکیەکی کۆمەلگای ئێمە لا بۆتی لە ساڵی 1530 ئێمەشە بۆەوە کاڵێ هەتا بەرگە بگری ستەم بەردەوامە واتە هەتا تۆ توانای بەرگەگرتنی بێئاوی تەبێ توانای بەرگەگرتنی بێکارەبایی دەبێ توانای بەرگەکردنی پێشێلکردنی موسسەی شەرعی دیموکراتی پەرلەمان دەبێت توانای بێڕێزیکردن بە ئینسان دێت توانای نانبڕینت هەیە ئەو سیستەمە سیاسە بەردەوام بێت بەرگەنەگرن چی بکەن ئەڵتەرناتیڤ چییە تا ئەو توانای بەرگەگرن تەمەنی ئەو درێژە بێت باشە بەرگە نەگرێت چییە چ زمانەتێکەیە کە ئەم هەرێمەی ئێستا بە ئاقارێکی خراپتران ناڕۆ بەرپرسیارەکەی لە ئەستۆی کە ئەم پیانە سیاسی ئێستاش بەڵێ ئەو پێی وایە لابوتیڵێکی ئەوەی دوێنێ داوتە بە دەسەڵاتی سیاسی گەندەڵ ئەوەی دوێنێ داوتە بە دەسەڵاتی سیاسی فاسد شەرم نییە خۆبەخشانە کۆیلەمە بە هاوڕێم خۆبەخشانە پارتی تێکێتی گۆڕانی شیوعین حزبی خۆبەخشانە تۆ کۆیلەیت واز بێنە شەرم نییە کاکە لە کوردستانە لە ساڵی 92 من ئەڵم زیاد لە دەرجا گیراو لەم دەسەڵاتی سیاسیە چەند گەندەڵ گیراوە بەتێکم نووسە کاتی خۆی بۆ وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان لە 2006 ئەڵێم من ئەوە یم بۆ سجن لە 1970 من ئەگیرێم لە مانگی هەشتا خۆپێشاندانەکانی دەربەندیخان و کەلارە بێ من ناگیرێم 500 ڕۆژ قاچاقە بم نامەیەکە نووسم بۆ ئاوێنە نووسیمە بەڕێز کاک عوسمانی حاجی مەحموود وەزیری ناوخۆیە ئەڵێم کاک عوسمان وەزیری ناوخۆ نامەیەکی کراوە لە دکتۆر حەکیمەوە بۆ بەڕێز وەزیری ناوخۆ من یەمەوە خۆم تەسلیمەکەم من و تۆ هەردووکمان شۆڕش گێڕ بووین من زیندانی سیاسی و تۆش پێشمەرگە ئایا من کە ئێمە داوای داخوازەکانی خەڵکم کردووە ئەم کەیتە ئەو زیندانەوەی کە ئێستا ئیرهابی و تریاک فرۆشەکانی تایە یان مامەڵەی تۆ بۆ من جیاوازە ئەمە مانە وایە سیستەمی سیاسی پێویستی بە گۆڕانی کەسەکان نییە بەڵکو پێویستی بە گۆڕانی عەقڵەکانەیە پێویستی بە سیستماتیک بوونەیە و پێویستی بە دەرچوون لە خۆبەخشی بۆ کۆی لەبوونە کاگاسی پێویستە چی بکرێت بۆی هەوڵەکان بە ئاراستەی نزیکبوونەوە بێ لە یەکتر بۆی لە ئەنجامی نزیکبوونەوە و یەکتر قبولکردنەوە بتوانین خزمەتی زیاتر بکەین نەتەنها یەکتر تۆمەتبارکەین یەکتر بشکێنین پرسیارەکەت مەبەست لایەنە سیاسیەکانە یاخود هەر کەسێک کە بەرپرسیارەتێکی هەیە هەر کەسێک وەکو حەزب وەکو حکوومەت چی بکرێتەوەکو نزیک بنەوە تاوەکو ئەم گیانی یەکتر تۆمەتبارکردن و یەکتر شکاننا بە دیوێکی ترا بڕوا بە دیوێکی یەکتر قبولکردنە ناشرینیەکان واز لێبێنن خاڵە جوانەکان کاری لەسەر بکرێت بۆ پێشخستنی کۆمەلگا وەکو کورد وەکو ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئێستای لایەنە سیاسیەکانی کورد کە لەم هەرێمە کار دەکەین نەک لایەنە سیاسیەکان
هەموو هێزێک هەموو گروپێک هەموو تیمێک تاکو و گفتوگۆ و ڕاوێژ و لە یەکتێگەیشتن نەبێ سەرکەوتوتر دەبن ئەگەر بێت و خوانە خواستە لایەنە سیاسەکانی ئێمە لەسەر مێزی گفتوگۆدا نەنشن ئەوەی کە هەڵەیە و ئەوەی کە کردوێتی چونکە هیچ هێزێک دوو کەس پێکەوە نەبە کە لە ڕقی نەبە عینادی بەردەوام بن لەسەری قەت ناگەن بە نەتیجە بە گفتوگۆ بە ئاراستەیەک بتوانن خزمەت بکرێت بۆیە من لێرەوە داوا لە هەموو لایەنە سیاسەکانەکەم وەکو چۆن ئێستا حزبەکەی من یەکی نیشتمانی کورسان ئێستا هەرێمی کورسان لە چ قەیرانێکایە چی قەیرانی ئیداری چی قەیرانی سەرۆکایەتی هەرێم چی قەیرانی ئابووری هەموو ئەو قەیرانانە پێویستە هەموو هێزە سیاسەکان کە ئێستا ئێمە تووشی بین پێویستە کاوە داوایشان لێ ئەەکەین بێنە سەر مێزی گفتوگۆ بە ڕاوێژ بە گفتوگۆ بە لە یەکتێگەیشتن چۆن هەمیشە جەنابی مامجەلال کە سکرتێری یەکی نیشتمانی کورسانە ئێمە شانازی پێوەکەین هەمیشە هەموو هەنگاوێ لە هەموو قۆناغەکانی خەبات چی لە پێناوی بەرژەوەندی میلەت بووە ئەوەی هەڵبژاردووە بەرژەوەندی حیزبی خسوەتە پێ دواوەی بەرژەوەندی میلەتەکەی وەیە داوا لە هەموو حزبە سیاسەکانەکەم بەرژەوەندی میلەت لە هەموو حزبە گەورەترە ئەم ئەگەر ڕوخسەتم بدەین ئێستای ئەم هەرێمە خوانە خواستە بە عاقارێکی خراپ بڕوە بەرەو خراپتر و هەڵۆشانەوە بڕوە بەدیلی ئەمە ماڵوێرانیە بەداخەوە لە ساڵیادی ڕاپەڕینە دەنگۆیەک هەبوو ڕاپەڕین لەم حکومەتە بکرێت کە بە خوێنی شەهید ئەنفال هەڵەبجا قوربانیدان تێکۆشانی ئەم میلەتە کە چەند زەرمەن بووین بەدیلی ڕوخانی ئەم حکومەتە چییە؟ ئەم حکومەتەی هەرێم ئێستا هەڵوەشاوە ئەوەی کە خواستێتی ئەوەی کە من بەبەستەکەم لەوەیە بۆیە تکام وایە لە هەموو ڕێکخراوێک لە هەموو حیزبێک لە هەموو ڕۆژنامە نووسێک داوای ئەوە بکەین حیزبە سیاسەکانمان یەکگرتوو بن لە پێناوی بەرژەوەندی میلەتەکەمان یەکڕابن ئەفمکەی بۆ خزمەتی میلەتەکەمان بۆیە هەڵوەشانەوەی ئەم حکومەتە خوانەخواستە تێکچوونی ئەم هەرێمە سبەی تورکیاتە دەخولەکە ئەڵێ تورکمان لە عێراقایە ئێران دێ و لە ئەخیریش حکومەتی عێراقی فیدراڵ کە ئێمە هەرێمێکی لە چوارچەوەی عێراقی فیدراڵ ئەو وەختە حکومەتی عێراق ئەڵێ وەکو یاسا وەکو ئیداری مافی منە ئەو وەختە کە ئەم حکومەتە هەڵوەشاوە کی ئەتوانێت ئیداری ئەم هەرێمە بداتەوە کێ دروستەکات بۆیە تکام وایە ڕوخاندنی ئەم حکومەتە و ڕاپەڕین ئەم حکومەتە ئەمە بانگەشەیەکی هەڵەیە خراپە خزمەت بە مێژووی نەتەوەکەمان وە خزمەت بە ئەو هەموو قوربانی و خوێن ڕشتن و فیداکاری نەتەوەکەمان ناکرێت بەڵام لەگەڵەوەم هەموو تاکێک هەموو حیزبێک دەست بخاتە سەر کەم و کورتەکان وە فشار دروستکەین ئێمە کادرەکانی خوارەوە وەرگانەکانی خوارەوە فشار لەسەر سەرکردایەتەکەمان دروستکەین هەموو ئەحزابە سیاسەکان کە لە ساحەی کوردستان لەسەر کارەکەن هەر یەکێ و لای خۆی هەر کادرێک و هەر ئۆرگانێک لای خۆی فشار دروستکە چی لە بەرژەوەندی میلەتەکە و مانەوەی ئەم حکومەتە و درێژە پێدانی ئەم حکومەتەیە ئەوە بکرێ نەک بەرژەوەندی حزب لە پێش بەرژەوەندی میلەت باشە کاگاسی مامۆستانەجم کاگاسی ئاماژەی بەوە کرد کە پێویستە هەندێک گۆڕانکاری باڕستەی چاکسازی بکرێت بەڵام باز لەواکە کە ئەڵتەرناتیڤی ئەم حکوومەتە نییە ئەگەر ئەم حکوومەتە هەڵوەشێتەوە ئەوە بەرەو دۆخێکی خراپتر ئەڕوە پێ دوای حکوومەت پشت ئەسوورە بەم ئایدیایی خۆی لەبەر ئەوەیە کە ئێستا بەم چەق بەستویە لەم دۆخی ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستانی هێشتۆتەوە ڕوبەڕووی ئەم هەموو قەیرانە بووەتەوە و ئاسۆی چارەسەرکردنی وەکو هەندێک کەس پێی وایە زۆر زەحمەتەیە گەشتووەتە بنبەست تۆ پێ دوایە بەدەر لەم حکوومەتە شتێکی تر نابێ پێم وایە ئەوەی باسی دەکەم یعنی باس لەوە دەکرێت وەکو کاگاسی و برادرانەی تر باسییان کرد کە داوا لە حزبەکانیان بکەن و چاکسازی بکەن و دەست بخەنان دێ خاڵ من پێم وایە ئەمە زیاد لە 20 ساڵە هەموو کادرەکانی هەموو حزبەکان ئەوەی کە باڵ ئەوەی لە حکوومەت بوونەوەی لە دەرەوەی حکوومەتیش هەمووی هەرم داوایانە هەیە بەڵام کێ بەگوێی کادرەکان دەکات یعنی وەکو ڕاستی قسە بکەیت کێ گوێ لە کادر دەگرێت یعنی کادر وەکو من ئەگەر ئێستا ناخیان بکەیتەوە دڵنیا بە وەکو من ناڕازین دڵنیا من زۆر دڵنیام وەک من ناڕازین بەڵام لەبەر ئەوەی سەر بەینەکە سەر بە حزبێکە حەقی خۆی تێدیفاعەکە بۆی ڕاستکردنەوەیکیش من ئێستا خۆشحاڵ و کاکشوانم نەدەناسێسە کاکشوانش کە باسەوە دەکە کاکە باب لە من گۆڕان بمیاکەوێنە واز لەمە بێن ینی یەکێک کە ڕخنەی گرد یەکسەر سەر بە حزبێ کاتی خۆی
یعنی کێ ڕخنەی بگردبایە لەبەرەوەی لەگەڵ یەکێتین بۆ ئەپیرێک پیانەوە جەلالی ئەگەر ئێستا ڕخنە بگرێک سەر پێتە لەم گۆڕە کاکە خەڵک هەیە ناڕازیە سەر بە هیچ حزبێک نییە دڵنیابە یعنی بێزی لە هەموو حزبایەتێک دێتەوە حەز لە هیچ حزبایەتێکە لەبەرەوەی دەزانێت ئەم سەرکردەی حزبانە ئەم قیادانە کەینیان کردووە نەک خەڵکیان خستوێتە خۆشگوزەرانیوە خەڵکیان خستوێتە نەهامەتیەکەوە تا تەوقی سەر تێنیشتووە یعنی خەڵک وێرانە پارەی نییە وەزعی مادی خراپە با بڵێم لە هیچ ڕوویەکەوە لە ڕووی لە هیچ بوارێک لەم کوردستانە نابینی دەستی بۆی بڵێ وڵا کاکە ئەمە باشەکەم جا بۆی بێمە سەر پرێ یعنی بوارێک نییە لەم بوارانەی لە کوردستانە لە هەر بوارێکەوە دەستی بۆی بڵێ کاکە لێرەوە باشی دەکەم ئەوە چەند لایەنێکی تری باشە بۆ نمونە دەست بۆی بۆ تەندروستی ئەی پەروەردە لە هەمووی خراپترە دەستەوەی بۆ پەروەردە ڕێگاوبان لە هەمووی خراپتر دەستەوەی بۆ ڕێگاوبان ینی کەسێتی کوردیان شکاندووە با بڵێم ئەوەی لە کوردستانەژی کەسێتەکەیان شکاندووە یان دەبێت کڕنوش بۆ ئەم دەسەڵاتدارانی کوردستانە بەری بە ئارەزوی خۆی یاریت پێ بکەن یان دەبێت تۆ سەر بەلایەنێکی کاکە کوردستانتان وێران کردو ئەوی تۆڵی بەدیل من واڵێم حەق ئەم دوو بنەماڵەیە بەڕاستی ینی هەر خۆیان هەز بکەن بۆی تر وازی لێبێنن ببورێت خوا بە سەورەتەوەی وازی لێبێنن لە جیاتی ئەوەی وەکو کاک ئاسی باسی دەکا وڵا نازام ڕاپەڕینێک من کە کاتی خۆی ڕاپەڕینم دژینێ کردو ئەی خێرەیسە بترسم خەڵ ڕاپەڕین بەراسی خۆتم بۆ بکەی مامۆستا کاتی من زۆر کەمە دوا کۆمنتی خۆت من کۆمنتێک واڵم بەڵێم یعنی ئەمانە وازی لێبێنن بەڕاستەکەی بەخۆیان باڵم بەخۆیان بچن هەر وازی لێبێن و خەڵکێکی تر بەڕاستەکەی تر وردە باوای لێ نەیە هەم شەڕ و خوێن ڕشتن و کوشتن و کوشتار کورد هەر بە بەردەوامی لەوە بووە وازی لێبێنن بەڕاستی بالفعل وای لێ بکەن خەڵکانێکی تر باڵم بە سندوق بە شێوازێکی دیموکراسی کە ئەو برادرانە باسییانە کرد من هیچ بنەمایەکی دیموکراسی تیان نابین بکوان بەڕاستی دەبێت بیر لەو حاڵەت دەست خۆش مامۆستا کاک ئاسی تۆ زۆر بە کورتی ئێستا دێمە لایەوە دوا کۆمنتی تۆ پرسیارم جواب نەداوەتەوە ئەو برادرە زۆر بە کورتی فەرموو بە کورتی پرسیارێکیان ئەوەی ئەڵێ ڕاپەڕین لە 5 تا 21 دەستی بەردەوام بوو تا خانەقین و کەرکووک ئەوەی ئاماژەکەیەوە بوو ناوچە دامڕێراوەکان بۆ نەیگردەوە لە دوای ئەوە سیوەکی سێ کۆڕە و دەستی پێکرد باش کۆڕەوش ئەنجامی ڕاپەڕین بوو ئەنجامی کۆڕە و چی بوو نەتەوەی گرتوەکان کۆبنەوەیەکیان کرد لە 5/4 بڕیاری 6/8 دەکرد کە هێڵی 34-35 دروستکرا ئەو دوو هێڵە دروستکرا ئەوە بوو ئەو سەروی ئەو دوو هێڵە کە ناوچە ئازادکراوەکان و گەشت ئەفم بکەین ناوچە داگیرکراوەکان بڕێراوەکان داگیرکراوەکان کە لە پرۆسەی ئازادی جارێکی تر 2003 ئازاد کراوە و ئێستا جارێکی تر کە شەڕی داعش شەڕێکی ناڕەوا یەقەی گردوین هەم خەڵکی تێکۆشەرمان کردە قوربانی بۆ جارێکی تر ئەو ناوچانەی کە دابڕێراون ئازاد بکرێنەوە پرسیارێکی تر ئەوەی کە ئاماژەی بە پرۆژەدا کەم و کورتیە لە پرۆژە کەم بەس لە پرۆژەکانمان کرد دەست خۆش باکاتی دکتۆر حەکیم نەڕوات دکتۆر باسییان لەوە کرد کە حکوومەت پێی وایە بەدەر لەم دەسەڵاتە بەدەر لەم حکوومەتە حکوومەتێکی تر نییە زۆر پشت ئەسوورن پێیان وایە لەمە زیاتر هەوڵەکان بە ئاڕاستەی چاکسازیان نابرێ بەڵکو لە بەربردنیم ئەزمونەی ئێستا بێ ئەگەر حکوومەتێکمە بیرکردنەوەی بێ باوەڕی بە ئیرادەی گەنج و میلەتەکەی خۆی نەبێت چاوەڕوانی چی لەیەکەی تەنها چاوەڕوانی هەڵتەکاندنێکی تەواوە ئەمە ئێستا چییە؟ ئەم جۆرە بیرکردنەوە پێڵێن لە سیاست تا بێڵێن سیاسەتی تەبریری ئەمە تەنها پاساوە ئەگەر ناتوانا و ئیمکانەتێکی بەشەری زۆر لە کوردستانە هەیە و ئەتوانن ینی خەڵکەیە خەڵکی پسپۆڕەیە خەڵکی بەتوانا و لێ هاتووەیە گەنج چۆنە بینی ڕۆڵی گەنج چۆنە بینی بەڵام گەنج سەریان هەڵگر گەنج ڕۆشتن وڵاتیان جێهێشت ڕۆڵی گەنج ئەوەی کە ڕۆشتووە بەس ئەوەی کەماوە تەنها شتێک کە لە بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و لە بەرنامەی دوو دەسڵاتی سیاسی کە قۆڕی کۆی جومگەکانی سیستەمی سیاسیانگۆ بە شێوەیەکی سەرەکی بۆ بەرپرسیارەتی ئەخلاقی لەسەر هەموو حیزبەکانە بەڵام بەتایبەتی ئەو دوو حیزبە ئەبێ ئەمە بگەن سیاسەتی تەبریری نێنەوە و ئەوان نین و تەنها بوونی ئەوان بە ماوەی 25 ساڵە تەنها نەهامەتیە ناوە بۆ میلەت بۆیە پێویستە دان بەوا بنێن ئەم قەیرانانە بەرپرسیارەتی ئەخلاقی لە ئەستۆیانە و تاکە دەربازبوونێک و دەرچەیەکیش بۆم قەیرانانە ئەوەیە قبولکردنی دیموکراتی بە مانا بنەڕەتەکەی دەستکردی دەسەڵات و جێهێشتنی جومگەکانی دەسڵات جومگە ئەساسەکان دەسڵات بۆ کەسانی زۆر باشە دکتۆر زۆر سپاس مامۆستا شوان کاکشوان دواوتەی تۆ دواوتەی من وڵا خۆی تۆ لە بەرنامەکە خەدر و لە من کە چونکە کە لەوێەوە دێی من یەک جار قسەکەم کە چوومە لای میوانەکان دواتر هاتمەوە لای تۆ جارێکی تر لای تۆ دەستم پێ کرد
بەرحاڵ وڵا ئەکید من تەیدی مامۆستا نەجمەکەم لە ڕاستیە پێم وایە هەر حزب بۆ بەردەوامیدان بەخۆی بۆ ئەکتیڤبوونی خۆی پێویستە هەموو حزبێک ئەندامەکانی کادرەکانی فێری ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن و ئەم شتانە بکە ئەکید من تەیدی ئەوەیەکەمەوە وەکو کادرانی پارتی ڕخنە ئاراستی قیادی خۆتانەکەن بەڵێتان لێ گیرێ وەکو کادرانی پارتی بە دڵنیاییەوە ئەگەر خەڵکێک لە دەرەوەی پارتی متابعی کۆڕ و کۆبوونەوە حزبەکانی پارتی بکە چەند ڕەخنەی تیاگیرێ ئەو کاتە شتێکی تر ڕوو نەبێتەوە وڵا عەفوم بکەیت بەڵام ڕەخنە بەڕاستی ڕەخنە جیایە دوژمنایەتی یعنی دوژمنکاری جیایە برادێک مەیە گۆڕانە هەندێک جار لە ڕسمیات دەرەچین سوحبەتم لەگەڵاکە ئەڵێ تو ڕەمان مەکەن دێین ناوچەی کەرارە سووتین بۆەوەی نرخی نەوت بەرز بێت نەچینەوە سەر ئەو جامە بەستم ئەوەیە بەڕاستی سووتاندنی بارەگای دیژنە ناوچەیەک چ پەیوەندی بە ئەگەر گفتوگۆ بکەین لەسەرەوە چەندین بەرنامەی پێویستە سپاس دەکەم لە سیستەمەوە هەیە مامۆستا شوان محەممەد ڕۆستەم من زۆر باسی دوو بنەماڵی کردجێی بێڵن دڵنیابن هەتا ئستحقاقی انتخابی حەق بە ئەم دوو بنەماڵە بە هەر شخصێ بە هەر حزبێ بدە جێی نایەڵێ خۆ لە هەموو دنیا حزبەکان وڵات بەڕێوە ئەبن لەکوێی دنیا بووە حزبێک استحقاقی انتخابی لە انتخاباتە دەنگ بێرێ بەس بڵێ لەبەرەوە لە فەیسبوک لەی هەیە ئەوە من لە مەسئولیت ڕاکەم و با خەڵکی نامەسئول بێ مەسئولیتی من ممارەسە بکە شتی وا نییە ئاخر قسەم ماوەیەک پێش ئێستا دو سێ ساڵە پێش سەرۆکی حکوومەتی پێشوی بەریتانیا هاتە پەرلەمانی کوردستان ئەگەر گوێتان لێ بێ هەمومان لە ئەعلام گوێمان لێ بوو وتی ئەوەی لە هەرێمی کوردستان لە 20 ساڵە بەدەست هاتووە لە بەریتانیا 700 ساڵ خەباتی بۆ کراوە دەستکەوتەکان کەم نین باشە بەڵام ئەنجامەی ببینیە هەمان بۆ چوونی هەبوو سپاس بۆ میوانەکانم شوان محەممەد ڕۆستەم کارگەڕی لقی 22 پارتی دکتۆر حەکیم عەبدولکەریم چالاکوانی سیاسی ئاسی عەلی فەتاح جێگری مەڵبەندی یانزەی گەرمیانی یەکێتی مامۆستا نەجم عەبدوڵڵا پێشمەرگەی دیێرین سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش بەڕێزانەوەی بینیتان ڕووماڵێکی تایبەتیە نارتی بوو لە قەڵای شێروانەوە سەبارەت بە ڕاپەڕینی 25 ساڵ پێش ئێستا و دەرەنجامەکانی خواتان لەگەڵ